بناي خواي قوري مهربان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وعلى صلاة لها ورخوش ويستكان من صلاة لأنداماني جروب خون بخوش حالة زانم ببختور زانم كاليرة لرقي جروبي هزروا بتوانين لقل ايوه قفتوقويك بكين قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ و هەنووکەی بکەین کە ئەمڕۆ جیهانی ئەمڕۆ ئیشی لەسەرەکەویش بابەتی پێکەوە ژیانی ئاینیە. زۆر سپاس دەستان خۆش بێت بۆ وەڵامەکانتان. خۆشحاڵم کە دەنگ باشە سلاوی چەندبارە بۆ هەموو هاوڕێیان. ئەمڕۆ پێکەوە ژیان بەڕاستی دەتوانین بڵێین بەهایەکی ئینسانی گەورەیە. مرۆڤاتی بەگشتی کار لەسەر پێکەوە ژیانەکە بە تایبەتی ئاینەکان هەوڵی پێکەوە ژیان و بەستنەوەی مرۆڤەکان بە یەکترەوە ئادەن. ئەمیش لە پێناوی ئەوەی کە تاکید بکرێتەوە لەسەر بەرژەوەندی هاوبەش، لەسەر پاراستنی بەهاباڵاکان، لەسەر پاراستنی گیانی ئینسان. بۆیە پێکەوە ژیان و بە تایبەتی پێکەوە ژیانی ئاینی ئەمڕۆ بەهایەکی سەرڕایەوەی کە بەهایەکی زۆر گەورەیە، بەڵام بەڕاستی ئامانجێکی بێگرفتیش نییە. ئەم گرفتێ کۆمەڵە گرفت هەیە لە بەردەم ئەم بەهایەدا، ئەم ئامانجە گەورەیەدا گرفتەکان بەشێکیان پەیوەندی بە بیرکردنەوەەوە هەیە، پەیوەندی بە بەرژەوەندیەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە سیاسەتی ئیقلیمی و تەنانەت سیاسەتی نێودەوڵەتیەوە هەیە، بەشەکەی تریشی بەڕاستی پەیوەندی بە بیر و بیرکردنەوەی تاکەوە هەیە. بۆیە ئەوەی منەمەوێ ئەم شۆ لە خزمەتی ئەوەی بەڕێزە هاوڕێیان و خۆشەویستانە لێرە لەگەڵتان نابین لەسەر بابەتی پێکەوە ژیانی ئاینی قسە بکەین. لە ڕوانگەی ئاینی پیرۆز ئیسلامەوە بزانین ئایا ئیسلام ڕای بە پێکەوە ژیان هەیە، چۆن تەعسیلی شەرعی بۆ پێکەوە ژیانەکات، چۆن قسە لەسەر پێکەوە ژیانی ئاینیەکات، ئایا لە چ کاتێکا پێکەوە ژیان دەتوانین هەڵی بۆ شوێنینەوە، دەتوانین چەند جەنگ بکەین، دەتوانین شەڕ بکرێت، دەتوانی ژیانی ئەوانی تر بەلانی کەمەوە وەلا بخرێ. هەموو ئەمانە ئیشەڵام شۆ لە خیلالی 45 دقەیەکە سێ چارەکە گفتوگۆی لەسەرەکەین، دوایەوەش جۆمان لە پرسیار و یابینەری پرسیارەکانیەوە بین و بە پێی توانە وەڵامی پرسیارەکانە دەینەوە. خۆشەویستان و هاوڕێیان، من سپاس بەخوای گەورە، بە فەزلی خوای گەورە بەشێ لە دکتۆراکەمیان دەتوانم بڵێم دکتۆراکەم لایەنێکی زۆری تایبەتە بە پێکەوە ژیانی ئاینی، چونکە نامەی دکتۆراکەی من لەسەر حیوار و پێکەوە ژیانە، الحوار الإسلامي المسيحي وتأثيره على التعايش الديني والعلاقات الدولية، كەوە ناونیشانی دکتۆرە نامەکەی منە کە حیبە تایبەتی قسەم کردووە لەسەر گفتوگۆی نێوان ئاینی ئیسلام و مەسیحی و هەروەها کاریگەری ئەم گفتوگۆیە لەسەر دوو شت، یەکەمیان پێکەوە ژیانی ئاینی، دووەم لەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکان. بێگومان ئێمە قسە لەسەر پێکەوە ژیانەکەین، بۆیە قسەکردنی من لەسەر پێکەوە ژیان لەو ڕوانگەوەیە کە دەتوانم بڵێم بەشێکە لە ئیختیساس و پسپۆری خۆم و ڕێز لە پسپۆریەگرم بڕوان بەوە هەیە کە دەبێت لەسەرم بابەتە قسە بکەین. بەڕێزان، تەبەن دەتوانین بڵێن ئەو قسانی کە من لێرەیکەم توێژینەوەیە، وەکو توێژینەوەیەک وایە، و ئەم توێژینەوەی ڕووی بە تایبەتی لێرە ڕووی لە تاجی مسلمانە، ڕووی لەو کەسێک کە دەڵێ هەر کەسێ بڵێ ئیسلام ئاینی ئاشتی و پێکەوە ژیانە کەذابە. ئیسلام کەی ئاینی؟ ئیسلام ئاینی شەڕە، ئیسلام ئاینی سەربڕینە، ئیسلام ئاینی ذەبحە، ئیسلام ئاینی سەیفە. بۆیە دەبێ ئێمە ڕوو لە خۆمانەکەین، ڕوو لە تاجی مسلمانەکەین. دواتریش دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگەڵ ئەوانی ترا، بزانین بالفعل ئایا ئیسلام ئاینی پێکەوە ژیانە، ئیسلام ئاینی شمشێرە، یان ئیسلام ڕای بە پێکەوە ژیان هەیە. طبعا بەڕێزان، پێکەوە ژیان مستەڵەحێکی قورئانیە، لە قورئانی پیرۆزە بە تەعایوش هاتووە. تەعایوش کە معنای عیش و ژیانی تایە، هەموو معناکانی تەعایوش لە قورئانی پیرۆزە خۆی بینێتەوە لە عیش، لە ژیان،
خۆی بینێتەوە لە مەعیشەت لە ڕزق و سەرچاوەی ژیان هەروەها خۆی ئەبینێتەوە لە شوێنی ژیان کاتێک کە خوای گەورە باسیەوە کە ئێمە زەویمان بۆ کردوون بە مەعایش بە شوێنی پێکەوە ژیان کەواتە ئەمە بڕیارێکی خوای گەورەیە ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین لەم بڕیاری خوای گەورە دەربچین بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە چەندین شوێنە باسی تەعایشی کردووە باسی پێکەوە ژیانی کردووە ئیتر بە هەموو معناکانیەوە کاتێکە قورئانی پیرۆزە فەرمێت فهو في عيشة راضية يعني لە ژیانێکە کە مرۆڤ لێی رازیە بۆیە خوای گەورە زەوی بۆ مرۆڤەکان بەگشتی نەک بۆ مسلمان کاتێک کە خوای گەورە فەرمێ وجعلنا لكم فيها معايش ومن لستم له برازقين يعني خوای گەورە زەوی بۆ ئێوە کردو بە شوێنی مەعایش شوێنی پێکەوە ژیان و شوێنی پێکەوە ژیانی ئەو کەسانی کە ئێوە ڕزقیان نادەن کە ئێوە یعنی لەگەڵ ئێوەیانین مسلمان نین لە غێری ئاینەکەی ئێوەن کەواتە پێکەوە ژیان بریتە لە قبولکردنی ئەوانی تر باشە و مداراتکردنی و ڕێگە پێدانی بە ئەوەی کە بە ئاشتی و بە خۆشی بژی لە جێوێکە کە بریتی بێت لە تەعاروف لە پاراستنی بەرژەوەندی هاوبەش کە هەموو مرۆڤەکان بە یەکسانی بگرێتەوە کە تاکید بێ لەسەر پاراستنی کەرامەتی مرۆڤ و بریتی بێت لە ئاشتی لە نێوان مرۆڤ و مرۆڤەکانە لە نێوان مرۆڤی باوەڕدار لەگەڵ باوەڕدارە لەگەڵ مرۆڤە بەبێ ئەوەی ئەعتیبار بە هەوێ دینی بکرێ چونکە ئەم ناسنامە و ڕێزگرتنە لە مرۆڤ بڕیارێکی خوای گەورەی کاتێک کە خوای گەورە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوای گەورە دەفەرمێ ئێمە ڕێزمان لە مرۆڤەکان ناوە بەگشتی لە بنی ئادەم ناوە بەگشتی نافەرمێ ڕێزمان تەنها لە مرۆڤ لە مسلمان ناوە ڕێزنان لە هەموو مرۆڤەکانە لە نەوەکانی ئادەمە بەڕێزان پێکەوە ژیان لەسەر چەند ئەساسێک لەسەر چەند پایەیەک وەستاوە کاتێک کە باس لە پێکەوە ژیانەکەین لە ئەدەبیاتی جیهانیە لە ئەدەبیاتی یا با بڵێن لە جارنامەکانی مافی مرۆڤە پێکەوە ژیان چەند پایەیەکی هەیە ئەم پایانە کە گرنگترینیان بریتە لە پاراستنی ژیانی ئینسان پاراستنی کەرامەتی ئینسان پاراستنی پیرۆزیەکانی ئینسان کە بیر و باوەڕێتی پاراستنی ئەنجامدانی تقوساتی دینی هەموو ئەمانە کە چەند پایەکی ترە ئینشەڵا من لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامە باسەکەین بزانین ئایا ئەمانە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە یان نییە یەکەم پایی پێکەوە ژیان بریتە لە پیرۆز ڕاگرتنی ژیانی مرۆڤ ناڵم ژیانی مسلمان هەمووتان ئێوە بەڕێزان دەزانن ژیانی ئینسان مقدسە ڕۆحی ئینسان مقدسە ئینسان لە ئاینی پیرۆزی ئیسلامە دەست نابرێ بۆ ژیانی بۆ کیانی بۆ ڕوحی تەنها لە دوو حاڵەتانە بێ حاڵەتی قیساس یعنی کە کەسێکی کوشت دەتوانی بیکوژیتەوە ئەویش دەتوانی عەفوی بکەی یعنی خوای گەورە داوای کردووە دەتوانی ڕێگەی پێداوە دەتوانی عەفوی بکەی وەلی ئەو کەسی کە خاوەنی خوێنەکەیە دەتوانی عەفوی بکە حاڵەتی دووەم حاڵەتی دیفاع لە نەفس بۆیە بابەتەکانی تر بەڕێزان مەسەلەی قەتلی مرتد قەتلی زانی محسان ئەمانە بابەتی خلافین کاتێکیش کە دەڵێن بابەتی خلافین وەکو عەرەب دەڵێ ئەعنی ما ئەقول ئەزانم ئەڵێم چی یعنی کەواتە دوو بابەت بە ئیجماع لە قورئانی پیرۆزە ئینسانی دروستە ئینسانی لەسەر بکوژرێ حاڵەتی قیساسە لەگەڵ حاڵەتی دیفاع لە نەفسە ئەگەر کەسێک براکەی تۆی کوشت بۆ هەیە بیکوژیتەوە لە ڕێی یاساوە نەکو خۆت دوو کەسێک تەعەدای کرد ئەوەی کە پێوتێ سائیل یعنی کەسێک هێرشکارە تۆ بەچی دەفعیەکەی بەچی دەفعەکەی بما هو ئەخەف یعنی ئەگەر کرا مەسەلەن بانگی لێەکەی جەڕەسێ لێدەی تەلەفۆنەکەی بە پۆلیس نەخێر پۆلیس نەبوو تەقەیەکەکەی بە ئاسمانە ئەگەر هەر نەڕۆشت بەقاتیەوە یعنی هەتا بکرێ نابێ بکوژرێ
کەواتە ئێمە ئەم دوو حاڵەتەمان هەیە کە خوای گەورە ڕێگەی دابێ ئینسان بکوژرێ کەواتە هەرگیز حاڵەتی کوفر کەسێک کافرە کەسێ مەسیحیە کەسێ یەهودیە کەسێ یەزیدیە هەر ئاینێکی تری هەیە خوای گەورە ڕێگەی نەداوە تۆ بیکوژی بۆیە ئیجماع هەیە لای عولەمای ئیسلام دەفەرمون الكفر ليس مبيحا للقتل كافر بون ڕێگە بە کوشتن نادات هەر کەسێک بەڵگە دەهێنێ با بەڵگە بێنە خلافی ئەم قسەی ئێمە ئیجماع هەیە من ناڵم جمهور وا دەڵێن زۆربەی هەرە زۆری ئیجماع بەلانی کەمەوە ڕای جمهور ئەوەیە بۆیە بەڕێزان ڕوحی هەموو مرۆڤەکان پارێزراوە کەواتە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ پێکەوەژیان من لەگەڵ هەموو کەسێکە ئەژیم مەسیحیە یەهودیە مەجوسیە هەر ئاینێکی هەیە چکە خۆ من مەسئول نیم لە دینی ئەو پێغەمبەر مەسئول نەبووە وما عليك إلا البلاغ وما أرسلنا عليهم حفيظا ولست عليهم بوكيل لست عليهم بمسيطر خطوب أي بيغمري خواتون وكيل لمسيطرين ندى صلاة دي ندى تواني إجباري أمكي كواتا إسلام بهي شوي ڕێگەی بە تعداکردن لە ژیانی ئەوەکانی تر نەداوە و هەر کەسێ بکوژێ ئەگەر کافر بێگەر مسلمان دەکوژرێتەوە تۆڵەی بۆ دەکرێتەوە من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض خوای گەورە نافەرمێ من قتل مؤمنا هەر کەسێ نفسێک بکوژێ نفس ڕوحێک دەربێنێ بەبێ نفس يعني لە بەرامبەری ڕوحێکی ترا نەبێ فكأنما قتل الناس جميعا وكوايا مخلقي كشتبه ومن أحيا فكأنما أحيا الناس جميعا بويا براستي بقرآن فرمودكاني بيغمبري إخوة إسلام تأكيد كاتا ولا سرويكا أجر كسي بكوجي وكوايا حوجار كعبي روخان دبه هر كسيك كمروف لسر زويدا بيناي خواي قوري خوا بيناي كردوا هر کسی بینای خوا بروخێنێ دروست ناکرێتەوە یعنی کەسێ بکوژێ ناتوانێ زیندوی بکاتەوە بەس کەسێک کەعبە بروخێنێ کەعبە دروست دەکرێتەوە ئەوەی ئینسان بینای کردووە بینا ناکرێتەوە بەس ئەوەی کە خوا بینای کردووە بینا ناکرێتەوە بۆیە بەڕاستی لە چەندین فەرمودەیە پێغەمبەری خوا فەرمیتی ڕۆیشتنی دنیا زەوالی دنیا لای خوای گەورە یعنی دنیا هەمووی بڕوخێ لە لای خوای گەورە ئاسانترێکە دنیا هەمووی بڕوخێ لەوەی کە ئینسان خوێنێکی بەناحەق بڕژێ بەناحەق بۆیە بەڕاستی گەورەترین عقوبە لە ئیسلامە بۆ کەسێکە کوژێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم ئەچێتە دۆزەخەوە خالدا فيها هەمیشە تێامێنێتەوە وغضب الله عليه خوای گەورە زۆر لێی تووڕابێ و نەفرەتی لێکە وأعد له عذابا أليما پێنج سزا بۆ قاتل هەیە کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ دەستی بە خوێن سوور نەبوو بێت ئەوە لە خێرە ئاژی بۆیە بەڕاستی ژیانی هەموو کەس پارێزراوە تەنانەت کەسێک هاتۆ پێغەمبەر کوژێ سەڵاوسەم لای زۆربەتان معلومە باشە شمشێرەکەی بەدەستەوەیە شمشێرەکەی پێغەمبەری خوا خەوتۆ لە ژێر دارێکە لە کاتێ لە غەزەکانی سراحە دەکا شمشێرەکەی خسۆتە سەر ملی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێی محەممەد چێ لە من ڕزگار دەکا پێغەمبەری خوا فەرمی ئەڵڵا کابرا شمشێرەکە دەستێکەوێتە خوارەوە پێغەمبەری خوا شمشێرەکە هەڵەگرێتەوە خاتە سەر ملی ئەڵێ چێ تۆ لە دەستی من ڕزگارەکە ئەڵێ کەس کاتە ئەڵێ باوەڕ بێنە باوەڕهێنێ مسڵمانە بێ کەسێک هەیە هاتووە مسڵمان بکوژێ کافرێکە برینار بووە پێغەمبەری خوا گاتە سەری ناڵادی خەرا سەری لەکەنەوە ئەفەرمێ باوەڕ بێنە ئەزانێ ئەمرێ بە برینداری باوەڕهێنێ شایەتمانێنە فەرمێ سپاس بەخوا کە خوای گەورە لاگەر ڕزگاری کرد کەواتە بەڕێزان قیتال ئەمە جوابی ئەو پرسیارەیە کە یەکێ بپرسێ باشە ئەی بۆچی لە ئیسلامە جەنگ ڕەوایە قیتال ڕەوایە بەڕێزان قیتال لە پێناوی کوشتنانیە قیتال یعنی جەنگ قەتل یعنی کوشتن فەرقێکی زۆرەیە لە بینی قیتال و قەتلا بۆیە زۆر کەس وا بە هەڵە لێ چێداتەوە کە کاتێک خوای گەورە فەرمێ قاتیلو يعني بكوجن نا قاتلوا يعني جنكن مرج نییە لە قیتال قتل ببێتەوە بۆیە احصایی کراوە لە هەموو غەزەواتانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردوێتی کە 9 ساڵی خەیاندووە هەموو کوژراوەکانی هەردوو تەرەف یعنی هی مسلمان و هی کافرەکان 1018 کەس بووە 1018 کەس لە مسلمانان 259 لە کافرەکان 759
بەوەی بەنی قوڕێزە شەوکاڵن 600 کەسە کە لە ئەسڵا بەنی قوڕێزە بابەتێکی ترە لە ئەسڵا بەنی قوڕێزە 40 کەسە ئەوەی تەمەن خەڵکانی تر بابەتەکەیان گەورە کردووە ئەمە بابەت یەکەم بۆی زۆر لەسەری نەڕۆم بەڕاستیەوە دەمێکە لەسەر بابەتە قساکەین پایەی دووەمی پێکەوە ژیان برایەتی ئینسانیە الأخوة الإنسانية ئیسلام جەختەکاتەوە لەسەر ئەوەی ڕاستە ئێمە برایەتیمان هەیە نەسەبیە دایک و باوکیە برایەتیمان هەیە نەتەوەییە من و تۆ ئێمە هەمومان کوردین براین لە ڕووی نەتەوەییەوە برایەتیمان هەیە ئیسلامیە إنما المؤمنون إخوة مسلمانان برای یەکترن برایەتیشمان هەیە ئینسانیە یا أيها الناس چەند لەم ئەیا بەنی ئادەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ كلكم لآدم وآدم من تراب ئێوە هەمووتان بران کوڕی ئادەمن ئادەمیش لەگەڵە چەندین ئاەتمان هەیە کە خوای گەورە فەرمێ ئەی خەڵکینە ئێوەمان دروست کردووە من نەفس واحدە ئێوەمان دروست کردووە یەک لە دایک و باوکێک بەڵام بوون بە شعوب و قەبائل لتعارفوا وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا کەەوە بەندێکی تری پێکەوە ژیانە بەندێکی تری یاە پایەکی تری پێکەوە ژیان بریتە لە چی بریتە لە تعارف ئەوە کە ئینشەڵڵا ئەگەر کاتمان دێنە سەری کەواتە برایەتی ئینسانی ئێمە هەمومان متفقین لەسەری ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێی خەڵکینە ئێوە خوداتان یەکێکە باوکتان یەکێکە هەمووتان کوڕی ئادەمن و ئادەم لەگەڵە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بەڕێزترینتان ئەوانن کە لای خوای گەورە تەقوایان بۆ لای خوای گەورەیە تەقواش بۆ دنیا نییە بۆ ئاخیرەتە بەڕێزان بۆ ئاخیرەتە خۆ تەقوا شانازی نییە وەکو پلەیەک شادەیەک نەجمەیە کە لەسەر شانەزی پێ بکەی ئەسڵەن تەقوا کەسێ تەقوای هەبێ عیبادەتی خۆی شارێتەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ لەیسە لعەرەبیین فەضڵ عەلا ئەعجەمی إلا بالتەقوى نعربي فصلي هي بسر عجميان نسور بسر سبيان الرجب يعني بيغمري خو عليه الصلاة والسلام كاك زريان إن شاء الله والله ميو برسالة ديم ودس خوش بيه بيرن بيتو بسر تشاو لكاتي خويا والله مكان هلا قرين بو كوتا إن شاء الله أم رنگانا هیچی نا ببێت بەوەی کە دیوارە لە بینی من و ئەوانی ترا دروست ببێ لە نێوان مسلمان و کافرا دروست ببێ ئەگەر ئەم دیوارە دروست ببێ تۆ چۆن داوایەکەی چۆن بانگەوازیەکەی چۆن هیدایەت دەی باشە بۆیە ئیسلام بەڕاستی بە هەموو شێوەیەک عنسوریەت ڕەفزەکاتەوە بەشەریەت بە یەک کوت لە ئەناسێنێ لەبەرەوەی بەشەریەت یەک ئەسڵی هەیە یەک سەرچاوەیە کە ئادەم و حەوایە بۆیە و ئیسلام بە شانازیکردن بە دایک و باوک بە عەشیرەت بەمانە هەمووی ڕەتەکاتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ناشرینترین شت ئەوەیە کە ئینسان شانازی بکا بە نەسەب و بە قەوم و بە فڵان و بە فیسارەوە بۆیە فەرمی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ئەویش پاداشتەکەی لە ڕۆژی دواییدایە پایەی سێمی پێکەوە ژیان دوایی پاراستنی ڕوح و برایەتی ئینسانی خوای گەورە پێمان دەفەرمێ کەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕێزان پایەی سێیەم لەوانەشە شتێکی نوێ بێ کە من لێرە عەرزتان یەکەم مرۆڤ جێنشینی خوای گەورەیە لەسەر زەوی مرۆڤ ناڵە مسلمان مرۆڤ جێنشینی خوای گەورەیە لەسەر زەوی بۆیە دەڵێم خلافەت و ئیستیخلاف بۆ خوای گەورە بڕیاری نەداوە بۆ یەک گروپ بێت بڕیاری نەداوە بۆ یەک گروپ بێ بۆ یەک تایفە بێ تەنها بۆ مسلمانان بێ مرۆڤایەتی هەمویان مرۆڤ هەمووی خەلیفەی خوایە لەسەر ئەرزە خەلیفایەتی لە قورئانی پیرۆزە ڕەبط نەکراوەتەوە بە دینەوە ڕەبط کراوە بە دووشتەوە ئەگە کاتێک ئاەتەکە خوێنیتەوە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة من خليفة لەسەر زەویدا دانێ خوای گەورە فەرمێ قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ئینسان لە خەلیفایەتی دەرەکرێ کاتێ ئەم دووشتاکە فەساد بنێتەوە گەندەڵی بکە دیکتاتۆریەت بکە تەکەبور بکە و خوێن بڕێژێ یعنی هەر کەسێک لەسەر زەویدا خوێنی مرۆڤەکانی پاراست و چاکسازی و ئیسلاحی کرد لەسەر زەویە خەلیفەی خوایە بەبێ ئەوەی باز لە دینەکەی بکرێ
ئەم قسەیە بەڕێزان کە من ئەیکەم بێگومان بەڵگەی هەیە بەڵگەکە بەشێکی قورئانی پیرۆزە بەشەکەی تری بۆ نمونە زۆرێک لە ئێوە ئەو قسەی ئیبن تەیمیەتان بیسۆ ڕەحمەتی خوای لێبێت کە لە کاتێکە ئیبن تەیمیەیەکێکە لەو کەسانەی کە نسبەت دەدرێت بەوەی کە زۆر تون بووە ببورنەوە پەیوەندیم بۆ هات ئیبن تەیمیە قسەیەکی هەیە کە دەفەرمێ إن الله يقيم الدولة العادلة وإن كانت كافرة خوای گەورە دەوڵەتی عادل ئەهێڵێتەوە ئەگەر کافریش بێ باشە ولا يقيم الدولة الظالمة وإن كانت مسلمة باشە بەڵام دەوڵەتێکی مسلمان ناهێڵێتەوە ما ئەگەر زاڵم بێت با مسلمانیش بێ کەواتە بەڕێزان یعنی ئەمە جۆرێکە لە چی جۆرێکە لەوەی کە خوددا پێمان دەفەرمێ مرۆڤەکان بێ جیاوازی هەمویان خەلیفەی خوان لەسەر زەوی ئەمە پایەکی تری پێکەوە ژیانە کەواتە من ناڵێم وەکو مسلمان هەر من مافی ئەوەمێ بژیم ئەم عەرزەهی منە کافر بەسەریا بڕوا پیسە بێ باشە کەس مافی ئەوەی نییە خوای گەورە خۆی ڕێگەی داوە کە دێمە سەر پایەکانی تر کە مەسەلەی ئازادی ئاینیە بەسەر چاو وەڵامی ئەو پیاوە شتێمەوە کەونەوەتونەوە کەسی کوشت بەسەر چاو ئیشەڵا کاگیادگار بەسەر چاو ئیشەڵا باسی جیهادی ژەکەینە چەند کەمێک ئاماژەم پێدا بەسەر چاو بەڵام با وەڵامەکان هەڵەگرم بۆ کۆتایی ئیشەڵا لە خزمەتان هابم بەڵێ هێرۆخان بەسەر چاویشەڵا لەسەر کۆمێتەکان لە هەموویە قساکەین ئەگەر پەلەم لێ نەکەن کەواتە خوای گەورە کاتێکا فەرمی ئینی جاعیل فی الأرض خەلیفە تەنها مەبەست پێی ئادەم نییە ئەگەر مەبەستی پێی ئادەم بووە کە پێغەمبەران مەعسوومن چۆن ڕەدی مەلایکەتی نادایە و کاتێکە مەلایکەتەکان وتیان ئایا تۆ کەسێک دانەی یا کەسانێک دانەی کە فاسدن کە قاتیلن خوای گەورە نەفی نەکرد خوای گەورە فەرمی بێگومانی ئەی جۆرێک کە تێپەڕینی ئاەتەکە جۆرێکە لەوەی کە بەڵێ ئینسان فاسد ئەبێ فەساد ینی گەندەڵیەکە بە هەموو جۆرەکانیەوە هەروەها دەستی شێچێتە خوێن کەواتە قاتلی فاسد ئەگەر مسلمانیش بێ خەلیفەی خوانیە کافرێک ئەگەر خوێنی خەڵکی پاراست و چاکسازی کرد لە دنیا جێنشینی خوایە یعنی لەسەر زەوی باس لە قیامەت نییە بەڕێزان چکە دین بۆ چاکسازی لە ژینە هاتووە مەسەلەی قیامەت بابەتێکی ترە خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين والمجوس والمشركين شش فرقة لا سورة حجة آياتي حفظ باسكا فرمي أمانة مسلمانان يهوديا كان صابئة كان مسيحيا كان مشركين مجوس أمانة إن الله يفصل بينهم يوم القيامة خوال قيامتها فصلك يعني شي خوال قولة قيامتها فرمي توبو جهنم وتوبو بهشت أو إيشي يمنية إيشي مروفي مسلمانية لسر زويدا أو إيشي تنها إيشي بيغمبرانيش نبوا بيغمبرانيش أو إيشان نكردوا باشە بەندی چوارەم پایەی چوارەمی پێکەوەژیان ئازیزان و خۆشەویستان کەرامەتی تەکریمی بەنی ئادەمە الکەرامە ئادەمیە ببورن ڕێزنان لە بنیادەم ئەم خاڵانە دووبارە نین بەڕێزان کە دیقەت بن ڕێزنان لە بنیادەم بەنی ئادەم نەوەکانی ئادەم هەمووی ڕێزلێنراوە یعنی ئەگەر ڕێزلێنانێک هەبێ بەهۆی تەقواوە بۆ ئاخیرەتە ئەو ڕێزەی کە ئێمە باسیەکەین ڕێزنانە لەوەی کە خوددا ڕوحی کردووە بە بەری کەسێکە کە ڕەگەزەکەی ئادەمیە کە بەنی ئادەمە نێرە یاخود مێ مسلمانە یاخود بێ باوەڕ خوای گەورە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم نافەرمێ وەلەقەد کەڕەمنا المسلمین ئێمە ڕێزمان لە مسلمانان ناوە یعنی ڕاستە خوددا مسلمانی خۆش ئەوێ بەڵام خواخوا ڕقی لە کافرەکان نییە ڕقی لە عەمەلەکانیانە وئینی لعەمەلیکم من القالین من ڕقم لە کردەوەکانتانە ئەگەر خوای گەورە ڕقی لە کافر وایە خەڵقی ناکرد بۆیە خوددا بە ڕق تەعامل لەگەڵ مرۆڤەکانە ناکە هەموویان عەبیدی خوان هەموویان عەبدی خوان
بەڵام هەندێکیان بۆ عەبدایەتی ڕازینن خوا لە قیامەتا فەسلەکە لە بەینیانە. بۆیە بەڕێزان مادام ئەوەی کە مەزدەری بوونمان یەکێکە کەرامەتمان ئەبێ وەکو یەک وابێ، جنسێک نییە ڕەگەزێک نییە شعب الله المختار بێ گەلی هەڵبژاردەی خوا بێ. ئەوە قورآنی پیرۆز ڕەفزیە کاتەوە جوولەکەکان ئەڵێن ئێمە گەلی هەڵبژاردەی خواین نحن أبناء الله وأحباؤه. عنصرێک نییە مقدس بێ دانێکی تر پیس بێ. ئەمە بەڕاستی ئەو پایەیە ئەو بەندەیە یا ئەو ڕێسا و یاسایەیە کە خوای گەورە لە ڕێگەی ئەمەوە دەیەوێت تەعامل و پێکەوەژیان لەگەڵ ئاینەکانی ترا بکە. لەگەڵەوەی اختلافمان هەیە لە دینە، بەڵام برایەتی ئادەمی یەکێکە لە هەرە پایە گرنگەکانی پێکەوەژیان. خوای گەورە کاتێکا فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەمە هەمومان دەیزانین پاراستنی کەرامەتی بنی ئادەم بە زیندوێتی و بە مردوێتی، بە زیندوێتی و بە مردوێتی واجبە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەکو زیندوو جەنازەیەکی یەهودی هەمووتان دەیزانن جەنازەیەکی یەهودی بە بەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تێپەڕیوە، پێغەمبەری خوا لەبەری هەستاوە وتیان ڕێیا ڕەسوڵ ئەوە جەنازەی یەهودی کابرایەکی یەهودیە کتابیە ئەهلی کتابە مسڵمانیە. پێغەمبەری خوا فەرمووی يعني هم بتعجبه هم بتعليمه بفكر أولي ست نفسا أيو نفسي نية أيو روحي نية أيو كرامتي نية بارز راوة أي خواي قورا هربهم نفس روحانية وإلى ملائكة كد سجد أبو آدم بري عليه السلام بيقومان بله بهر لبر أمي بويا براستي كاتك أخوي قورا فرمي ليس لي بيغمر فرمي ليس لعربي فضل على أعجمي إلا بالتقوى واضحة زور بواضحي كتأكيد كاتا ولا سر كرامتي إنساني كاك دي المانجان برسارة كدقيشت بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوەیە تەعاملی لەگەڵ یەهودیەکانە کردووە کەرامەتی پاراستون ڕێزی لێگرتوون. ئیشەڵڵا لەوانەیە لە نەتیجەی قسەکانی داهاتوومەنە وەڵامی هەندێک پرسیاریشمان دەستکەوی ئیشەڵڵا وەڵامتانە دەینەوە. بەندی پێنجەم پایەی پێنجەمی پێکەوەژیان بەڕێزان ئیختیلاف لە دینە بەخششێکی خوداییە. ئیختیلاف لە دینە یعنی کاتێک کە هەزاران کەس یەهودین ملیار و نیوێک یا 2 ملیار ئینسان لەسەر زەویدا مەسیحیە، هەزارەها چەند ملیارێک ملیار و نیوێکی تر بوزیە و هندۆسیە، ملیارێکی تری ئینسان هیچ ئاینێکی نییە، ملیار و نیوێکی مسڵمانە. ئەمە جعلێکی ئیلاهیە یعنی خوا ڕێگەی داوە ئەم خەڵکەم ئاینانە هەڵبژێرێ. خۆ بەدەست من و تۆ نییە، ئێمە ڕێگەم خوا ڕێگەی داوە. خوای گەورە فەرمیەتی لا ئیکراهە فی الدین. خوای گەورە خۆی فەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا. ئەفەرمێ هەر یەکێ لەم گەلوونەتەوە و ئاینانە خوای گەورە خۆی شریعەت و منهاجێکی داونەتێ لەسەری ماونەتەوە ڕاستەوە ئاینانە نەسخ بوونەتەوە، بەڵام ئازادی ئاینی کە بەندی شەشەمە کە پای شەشەمە ئینشەڵڵا باسێکین. بۆیە فەرمێ وەلەو شاء الله لجعلكم أمة واحدة. ئەگەر خوای گەورە بیستە هەموو کرد بە یەک دین. ئەی فەرموو چۆن خوای گەورە هەر شتێکی بوێ دەفەرمێ کون فەیەکون ببە. خوای گەورە دەیتوانی بیفەرموایە ئەی بنی ئادەم هەمووتان ببن بە مسڵمان. ئەو کاتە باشتی جەهەنەمیشی دروست ناکرد، ئەو کاتە محاسەبەشی دروست ناکرد، چکە ئەو کاتە پاداشیشی دروست ناکرد، چکە خوای گەورە کردوێتی. ئێستا بۆ نمونە من خوێنکارێکم هەیە ئەگەر خۆم دەرەجەی بەمێ بەبێ ئیمتیحان نابێ ئەو قسە بکە. کاتێک من ئیمتیحانی ناکەم بەم شێوەیە کاتێک کە خوای گەورە ئازادی داوە بە ئینسان محاسەبەشێکە لسر أم أساسية. بوي خواي قورا فرميه ولو شاء الله لجعلكم أمة واحدة ولكن ليبلوكم فيما آتاكم. بلان خواي قورا تاقيتانا تقاتو فاستبقوا الخيرات إلى الله مرجعكم جميعا فينبئكم بما كنتم فيه تختلفون. أم اختلاف أخوة لقيامة أبو ما نقلا يكاتوا
باشا آياتي شتر معناه كواضحت لما آيات فرمي ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين. أجر خواي قوري بيستايا همو خلق يكرب أمة واحدة يعني شي يعني يقدين أمة ليرة دا بمعنى دين دي ملت بمعنى دين دي ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. كوتاكي فرمتي أفرمي طما خواي فرمي ولا يزالون مختلفين بم اختلاف من النوى أفرمي إلا من رحم ربك أويك خواي رحمي بكرو هداياتي دابه هداياتي ورقتبه وخوي رقي هداياتي كتبه ولذلك خلقهم. خواي فرمي هربهم جاوزية روسي كردون بويا براسي إنساني مسلمان نابه سيري مسيحي بكا سيري يهودي بكا إلا لتوارشوي أم دائران به أم بريار خوايان به بويا اختلاف راستا جامانه كاتوا بلام نابه سر بدا بو كشتن نابه بدروس كردني ديوار لبين مانا بلكو اختلاف لألسنو لألوانو لقوميته الذين بو تجربه تجاربه بو تعارفه يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا كعقد المان بسر تشاو آياتي بنجاوي سورة مائدة دالة دوستاياتي يهود نصارى مكن بالا دوستاياتي جاية لقل أوي كان رازي لبقري والله مشتهمه بس تشاو لكاتي خواه بالتفصيل بويا براستي وكو إمامي علي أفرمي أو كسيك برانبري تويا خو إمامي علي بابي علمه حافظي قرآنه وخليفة مسلمانه نفرمي أو كسيك برانبر تويا لدو حالة بدرنيا إما أخ لك في الدين يا براي دينيتا وإما نظير لك في الخلق يعني هاو شيوتا لدروس كراوي دا خوا دروسي كردوا بويا براستي ما خوش ويستان وعزيزان كات باشا سيوشار خلكيشتا ماومانا بويا نابت إما أم اختلافه ببيت السبب انشقاق راستي مدورك إنه ليكتر پێویستە کات ئێمە فرەس و دەرفەتەکان بۆ هەموو ئاینەکان وەکو یەک بێ لەسەر زەویدا. معقول نییە من بڵێم تۆ ئازادی بەس نابێ نوێش بکەی نابێت تاعاتی خۆت بکەی نابێت کەنیسە دروستکەی نابێ بانگەواز بۆ دینی خۆت بکەی. ئازادی یانی چی؟ ئێمە هەندێک دەڵێن کەسێک ئازادە هەندێک دەڵێن ئەوەی بە حساب میانە ڕەوترە لەوەی کە دەڵێ هەر مافی هەڵگەڕانەوەی نێ لە دینە. دەڵێ با لە دڵی خۆیان مرتەد بێ لە دڵی خۆیان خۆ تۆ هیچ شتێکت پێ نەداوە هەموو کەس لە گیرفانی خۆی و لە ماڵی خۆیان ئازاد ئەسڵەن تۆ پێشی نازانی. کۆمەڵێک بابەتی کۆمەڵایەتی هەیە بەڕێزان کە پەیوەندی بە پێکەوە ژیانەوە هەیە وردکردنەوەی لە ژیانی ڕۆژانەیە. بابەتە کۆمەڵایەتیەکان مەسەلەی عەدالەت دادپەروەری هەموو قورئانی پیرۆز جەخت دەکاتەوە لەسەر عەدالەت و لەسەر دادپەروەری نەبەسراوەتەوە بە دینەوە یعنی لەگە موسڵمانێکە دادپەروەر بە گەجوولەکەی بوو ماڵەکەی بخۆ تعدای لێ بکە ناموسی ئەتکە نەخێر. خوای گەورە فەرمیایە والذین آمنوا كونوا قوامین لله شهداء بالقسط. ئەی موسڵمانان ئەی بڕواداران ئێوە قیامی دادپەروەری بکەن دادپەروەر بن ئێوە شایەت و جێنشینی خوای گەورەن ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا. تۆ ڕقل لە کەسێکە دینەکەی جیاوازە ئەمە وات لێ نەکا کە تۆ دادپەروەر نەبی اعدلوا هو أقرب للتقوى. ئەمەیە پەیامی ئیسلام لەسەر پێکەوە ژیان. بۆیە قورئانی پیرۆز جەخت دەکاتەوە لەسەر بەردەوامبوونی پەیوەندیەکان سەرەڕای جیاوازی ئاینی. ئێمە چەندین نمونەمان هەیە خەڵک هەبووە دایکی باوکی کەسێکی یەهودی بووە مەسیحی بووە يعني حتى وياتي لا إكراه في الدين كاتك كدابزه يجي لسبب نزول كان يكون علماء باس كان بياوي مديني پیاوێکی ئەنسار خەڵکی شاری مەدینە کاتێککە پێغەمبەری خوا هۆزێک لە هۆزەکانی جوولەکە لەبەروی خیانەتیان کرد و دووریانە خاتە و ئیجلایانەکە دوو مناڵیان پیاوە لەبەروی لای ئەوان بوون ئاینی ئەوانیان هەڵبژاردووە بە هەر شێوەیە لای ئەوان ماونەتەوە دەیەوێت بیان جێڕێتەوە پێغەمبەر ئەوە هاتە دابەزێ لا ئیکراها فی الدین
لا إكراه في الدين سببك أمية كابراوتي يا رسول الله آخر وأنا منالي منن من ببرشاي خوم ببينم زقر قوشة كان مسننا واقرأ فرمي تو ما في أودنية أمانة منالي خود زوري ليبكي بوي خواهي قورا فرمي ايوا ريغريتان لناكري آياتي هشتي سورة ممتحنة لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خواهي قورا نهيتان لناكا ريغريتان لناكا لوي لقل كافر كان دات برور بن لقل يانا تشاك بن لقل يانا رفيقاتي تانبي دوستاتي تانبي خوشويستي تانهبي تنانت والامي وبرزيكا كفرمي خواهي قورا فرميتي دوستاتي عن مكان برزان دوستاتي خواهي قورا باسي ولايتك ولايات يعني ما يكبا قوري خود ما يكبا ما مستاي خود ما يكا او فرمانت بيبكا الجنان خواهي قورا فرمي ادفع بالتي هي احسن فإذا الذي بينك وبينه عداوة أو كسيكا تولى قال عداوة ده يعني دي قدبا فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم بس ولاد كسيكا دوج مناتي ده لقال يا يعني بيواندي عينيتان بيك وباشنيا وتعاملي لقلبك وكو رفيقك ولي حميم وكو دوستي شي زور قرم وقر يما كواكين يما لقى مسلمان كشا لبري يشي لبري ريشي يشي لبري نيتي يشي لبري فلان جروب يشي لبري فلان جروب نيا لسر ام اساسياتان يما تعامل لكن كواني رفت ام ايات بس بو مسلمانان اگر تعاملي ان لسر مسألة بيك وجيان كردايا بوي براستي تعاملي مسلمان دەویستە کە ڕێک بکرێتەوە لە ڕوانگەی قورئانەوە لەک لە ڕوانگەی توراسەوە توراس مەبەستم فەرمودە بەڕێزان من یەکێک لەو کەسانی بڕوان بە فەرمودەیە بەڵام فەرمودە ئەبێ شەنوکەو بکرێت سەبەب ورودی بزانین لەکوێ هاتووە باشە بۆیە ئەو تەعاملە متەوازنەی کە ئیسلام داوایەکە لەسەر پێکەوە ژیان ئەوەیە کە یەکەم کەسێک کە خراپەی لەگەڵا کردی تۆ خراپەی لەگەڵا مەکەرەوە خواهي قورا فرمي ادفع بالتي هي احسن كسي خرافه لقل توياكا ولا تستوي الحسنه ولا السيئه ادفع بالتي هي احسن باشترين شي وردي برو يعني بيغمري خو عليه الصلاه والسلام جولكا كاكام عليك السلام هيرو خان بوشي بازيان لسرون بسر شاو والام تانا دمو لبروي اما بزام كاتي لايفا كمان لواني ساعاتك بيت ان شاء الله هولا دم همو برسيارة كان لكوتايدا بسر شاو والام دمو نازم با لشوي ابو بارحال بس يو فرمودي بيغمرمك عليه الصلاة والسلام كومال لجولك كان هاتن بلاي بيغمري خوا جولك عادتي انوابا زماني ان خوار كردوتو يعني لجاتي بلن السلام عليك يا محمد وتيانا السلام عليك يعني زور ديارنيا السلام يعني الموت السلام سباس سوزيا السلام عليك يا محمد طبعا عايشة سنزار جوي لما بو بيغمري خواش خويتيك ندا وفرميتي وعليكم يعني لسر خوتان اگر سلاما لسر خوتان اگر سامها لسر خوتان باشا لسر خوتان عايشة زارك يا خوالي رد فربتي عليكم السام والموت واللعنة تي بمشي وجوابي دانو بيغمري خوا فرمي مهلا عايشة هواش با خواي قورة داوي لك روين ارمونيان بين اما يك بيغمري خوا فرمي ادفع بالتي احسن ياما الله يكر كسي بردم تيبقري من برقي تيقرم ها الادبياتي كرديشا هر كسي درزيكم بياكا سوجنيجي بياكم يا اخذ شوينه بخواي قورة كاتيك افرمي تشان لكردن يتوانن فعاقبوا بمثل ما عوقبتم به او عفو بك يعني ام اخلاقياتاني قراني بيروس لبرشي خليك لبير ما نشيتو اصلا خليك لسوشيال ميديا كسي زور مهمة وزور شيرة وزور عزاوية كيتر بولا كافر بولا فاسق بولا مرتد بولا بو جهنم الله عفرين ما شيري اسلاما لكاتك بيغمري خوا واين كردو وانا بوا بويا برزان تنانا التعامل بمثل
ئەوەی کێسا باسم کرد یعنی ئەگەر کەسێ شتێکی لێ کردی وەکو خۆی وەڵامی بیتەوە خوای گەورە ئەفەرمێ فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم وەکو خۆی اینجا فەرمێ واتقوا الله واعلموا ان الله مع المتقين علماء فەرمون ئەمە بەسی عەفوە وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ئەگەر کەسێ عقوبەی دان شتێکی لێکردن بۆکو خۆی عقوبەی بنەوە اینجا فەرمێ چی ولئن صبرتم ئەگەر عقوبەی نەدەنەوە کە تۆڵەی لێ نەکەنەوە لهو خير للصابرين ئەمە پێکەوەژیان ئەسڵەن ئێمە پێکەوژیان بەرەزان بۆ ناو خۆشمان بۆ ناو مسلمانانیش بەڵێ هێرۆخانە العین بالعین والسن بالسن من پێ دەڵێم لە سەرەتای باسم کرد دەڵێم تۆ مافی ئەوەت هەیە ئەوە بکەیت خوای گەورە بام و مافی پێدای وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به بەڵام لە پێناوی خوا کاتێک کە تۆ دەست لە ماڵەگری لە پێناوی پاداشتێکە یان لە بری ئەوەی بیکوژیتەوە خوێن وەرەگری ئەوە دەتوانی تەنازولی لێ بکەیت بەڵێ چونکە بابەتێکی یاسایە دەتوانی السن بالسن بکەیت العین بالعین بکەیت دەشتوانی لئن صبرتم فهو خير للصابرين بۆیە بەڕاستی زوڵم پێغەمبەری خوا زوڵمکردنی لە مرۆڤەکان بەگشتی حرام کردەوە بە تایبەتیش لەبەرەوەی لەناو مسلمانانە لەناو عەرەبا لەناو خەڵکی تراوا بووە کە زوڵم لە یەهودیە لە مەسیحی لە فڵان بکرێت پێغەمبەری خوا بە فەرمودەیەک صحیح فەرمی ئەلا من ظلم معاهدا هەر کەسێک زوڵم لە هاوپەیمانێک بکە یعنی کە لەگەڵ ئێمە بۆ بە ئەهلی زیممە یان حەقی کەم بداتێ یان ئیشی زیاتری پێ بکە أو أخذ منه شيئا بغير طيب نفس منه أفرمي فأنا حججه يوم القيامة أفرمي من الرجي قيامته طولو سزاي ليكما بابتي كتير بوي بسريعي بروم بابتي احترام قرتني مقدساتي ديني أواني ترى يعني بيروزي كاني أواني تبرزان بشكل بيكوجيان لا أو بيروزا بون منا عرق لا أو حلالة رجي بدراو على سدمي بيغمر أو رجي بدراو تەنانەت هەواڵیان هێناوە بۆ ئیمامی عومەر فەرمیانە مەجوسیەکان دایک و خوشکی خۆیان ماراکەن وتیانە ئێوە نیکاح لای ئەوان لای ئەوان خۆ بەدینی من حکم ناکە بەدینی خۆی حکمەکە من کاتی ئەوم قبوڵە دەبێ وەکو خۆی قبوڵم بێ نەکوەکەی کە خۆم ئەمەوێ بەم شێوەیە بۆیە خوای گەورە فەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسب الله عدوا بغير علم خوای گەورە فەرمێ گوێن بە خواکانیان مەدەن گوێن بە پیرۆزیەکانیان مەدەن مەڵێ لەگەڵ کابرایکی یەزیدی مەڵێ ئای شەیطان بەنەعلەت بی ئێوە لای ئەو خۆ شەیطان بۆ معلوماتان بەرەزان یەزیدەکان شەیطان ناپەرستن یەزیدەکان لە شەیطان ئەترسن احترام یەگرن ئەڵێن ئێمە احترام یەگرین چونکە بۆی تووشی شەڕمان نەکە مجاملەیەکەین بەڵام ئێمە وتومانەوانە شەیطان پەرستن بۆیە کەواتە خوای گەورە فەرمێ ئەوانیش گوێن بە خوای ئێوە دەنەوە احترام خوای ئەو هەر شتێکە بتە مانگایە هەر شتێکەی پەرستێ ئەفەرمێ كذلك زينا لكل أمة عملهم ئەفەرمێ خوای گەورە ڕێگەیدا ئەو کردەوەکانی ئەوان لای هەمویان لای ئەوان جوان کراوە خوای گەورە فەرمێ خۆمان بۆمان جوان کردوون ثم إلى ربهم مرجعهم فينبئهم بما كانوا يعملون أفرمي كاتي قرانا ولا إخوي قورا خوي والله ما نداتو كتشي خرابو تشي باشا بويا حرام لسان إنسان مسلمان انتهاكو برزيبة مقدسات يواني تربكا كوما لشتي تري برزان زور بسريعي بسريعتي برم تشكا كاتكا تلو بيان زقيتاهم قرد لخلال بيان زقا إن شاء الله كوتايبا بابتكا هنم بابەتی ئەو بابەتە کۆمەڵاتەکانی پێکەوەژیان بەڕاستی کەمەل لە دکتۆرانە ئەمەکەشما باسم کردووە دەخەڵە کە پێوترێ ڕەوافد التەعایش الدینی ئەگەر داواتان کرد لەگەڵ کاک فەرهەنگە داواتان کرد من ڕەوافد التەعایش الدینی ئەگەر پێتان خۆش بوو ئەیکەین بە بابەتێکی تر بە وانەیەکی تر ئەگەریشنا هەرم هەفتەیە کۆتایی پێێنینکەوە کە بابەتە ئیجتیماعیەکانن بابەتە کۆمەڵایەتەکانن ئەو بابەتانن کە لە تاریخی ئیسلامیان ڕوویداوە ئەوە دەتوانین باسی بکەین ئینشاڵڵا ئەگەر زانیمان و داواکاری هەبوو لەسەر بابەتە مەسەلەی بەڕێزان دراوسەیەکی جوولەکە دەیە مەسیحی دەیە ئایا جژنی پیرۆزەی لێ بکەی ئایا سەردانی بکەی ئایا مەرحەبایی بکەی باڵێ فەرمودەمانەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەڕیان سەربڕی و حەیوانیان سەربڕی و بەشی دراوسەکەیان ناردووە
حديث مانيا حديث صحيح مانيا كعبد الله كوري عمر مرة يسرب فرمتي آية بشي دراوس يهودية كتان داوا حتى فرمي جملة بيغمري خواب فرميتي وان جبريل بي فرموم وأزانم دراوسي ميلاد لدراوسي با بويا براستي نابشتي خلقي تربى سوق تماشا بين دروست يارمتي مسيحي وجولكو يزيدي خيريان بيشي بلا خيريان بيشي اما رودايك مانه امام عمر هم اجماعي لسرا بسر چاو كاك بيشنگ ولامی پرسیارەکانیش ئەدەمەوە باشە سپاس دەکەم بۆ نمونە مساعدەکردنی محتاج و نەدار لە ئەهلی کتاب وەکو کە ئەبی یوسف لە کتابی خەراجە بۆمانە جێرەتەوە فەرمێ کابرایەکی یەهودی یان لە ئەهلی کتاب هات چاوی کوێر بوو سواڵێ کرد داوای یارمەتیە کرد ئەفەرمێ ئیمامی عومەر بینی وتی تۆ لە چه ئەهلی لە کام ئەهلی کتابی وتی من یەهودیم وتی باشە بۆ چی سواڵەکەی وتی من کاتی خۆی جزیەم لێ وەرگیراوە ئێستا بەڕاستی ناتوانم پارە بدەم و پارە کۆ بکەمەوە ئەفەرمێ ئیمامی عومەر دەستی گرت بردیەوە بۆ ماڵی خۆی هەندێشتیدایە اینجا ناردی بۆ بەیتولماڵی مسلمانان با بڵێن ناردی بۆ لای وەزیری دارایی فەرمووی سێری ئەمانە و هاوشێوەکانی بکە انظر هذا وضرباءه فوالله ما انصفناه أن أكلنا شبيبته ثم نخذله عند الهرم فەرمووی إنما الصدقات للفقراء والمساكين فقراء مسلمانان مساكين أهل كتابة يعني إمام عمر فەرموویەتی زكاة بأهل كتابشي چه هي لإمام عمر كسي ردي إمام عمر باتوا يا كابراي الله إسلام بشمشير روانه كراوه خەڵکی نەخوێرەوارم قسە ناکە دروستە هاوپەیمانیان لەگەڵا بکەی بەڕێزان پێغەمبەری خوا لە چەندین شوێنە هاوپەیمانی لەگەڵ مەسیحەکانە کردووە لەگەڵ جوولەکەکانە کردو هەمووتان نەزانن کە پێغەمبەری خوا چوو بۆ شاری مەدینە لەگەڵ جوولەکەکانە ڕێکە و دەستوری مەدینەی نووسیەوە لەگەڵ بەنی قونەیقاع لەگەڵ بەنی قوڕەیضە لەگەڵ بەنی عەوفە لەگەڵ بەنی نەظیرە لەگەڵ یەهودی خەیبەرە لەگەڵ ئەمانەیە لە هەموویان لە هاوپەیمانە بوو ئەوان بەڵێنیان شکاندووە پێغەمبەری خوا لەگەڵ مەسیحەکانی نەجرانە لە هاوپەیمانیە بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام نامەی ناردووە بۆ پاشاکانی مەسیحیەکان إلى هرقل عظيم الروم إلى مقوقس عظيم القبط هەمووی بۆ بەڕێز مەسەجایە کە هارون الرەشید نامەیە گەڵێنێ یا مەئمون ئەڵێ إلى فلان كلب الروم چکە حاڵەتی شەرجایە پێغەمبەری خوا بانگەوازی کرۆ بۆ ئاشتی مەسەلەی حیوار و پێکەوەژیانەوە بابەتێکی ترە کە زۆر قسە هەڵەگرێ بۆیە پێغەمبەری خوا لەگەڵیان ڕێکەوتووە پێغەمبەری خوا پێش پێغەمبەر هاتیش لە حەلف الفوزوڵا بەشداری کردووە پێغەمبەری خوا لەگەڵ مەسیحەکانی نەجرانە ڕێکەوتووە کە لە مەدینە لە یەمەنەوە هاتن بۆ شاری مەدینە لە ساڵی نوێیەمە شتێکی ئاوایە هاتن 40 ڕۆژ لە مزگەوتی پێغەمبەری خوا مایەنەوە سەلیبیان لە ملا بوو دیارە لەوانێ عەرەقیان پێ بوو بێ گۆشتی بەرازیان پێ بوو بێت ڕووشیان کردوتە قودس پێغەمبەری خوا خۆی خزمەتی کردوون 40 ڕۆژ لە مزگەوتی پێغەمبەری خوایە دروستە مەسیحی بێتە مزگەوتە و دروستە مسڵمانی بچێتە کەنیسە پرسیار کرا لە سەحابەکان لە ئیمامی عومەر وتیان ئێمە چین بۆ شام شوێن نییە لێ بخەوین کاتی فتوحات لە 18 هیجری بەدواوە لەکوێ بخەوین کەنیسەیە فەرموویێت بەڵێ دروستە بچنە کەنیسەوە لێ بخەون عیبادەتیشی لێ بکەن ئیمامی عومەر بۆیە لە کەنیسەیان نوێژی نەکرد لەبەری مسڵمانان داگیری نەکەن حیوار لەگەڵ ئەهلی کتابە بەڵێ دەست خۆش بێ ئاخوا کاکەنعان ڕاستە فەرمی حیوار لەگەڵ ئەهلی کتابە یعنی گفتوگۆ دانیشتن لەگەڵ یا ڕێگەکەوی دانیشی قورئانی پیرۆز زۆر بە ئاشکرایی بانگەشەی کردووە یا لەلکتابی تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ئەی ئەهلی کتاب وەرن ئێمە و ئێوە لەسەر خاڵە هاوبەشەکان تەمان ئێمە خاڵی هاوبەشمان زۆرە لەگەڵ ئەهلی کتابە لە خواپەرستیمانە لە بەندەکانی تەعامولە لە پاراستنی کەرامەتی ئینسانە لە زۆر شتاوە بابەتێکە من توێژینەوەیکم لەسەری کردووە کە پێوتێ نقاتی تەعاون و تەعامل بابەتێکە ئێستا فریان ناکەوم باسی بکەم بۆیە خوای گەورە فەرمێ وەرن ئێمە لەسەر خاڵ هاوبەشەکان ڕێ بکەوین کە بریتیا لا نعبد إلا الله ولا نشرك به شيئا وهكذا كأمانة هرمي لكتابكاني سيريا باس كراون أخير شد برزان
کە دەمەوێت باسی بکەم خاڵەکانی پێکەوە ژیان بۆی زۆر زیاتر بابەتەکەمان درێژ نەبێتەوە. ئێمە پارێزگاری لە ئینسانی مسلمانەکەین بە هەمان شێوە پارێزگاری لە ئینسانی یەهودیەکەین، یعنی معیشەتی دەینێ، ژیانی دەینێ، مەسکەنی دەینێ لە خاکی ئیسلام و مسلمانان ئاژی لەسەر ئەرزاژی، چونکە خوای گەورە ڕێگەی بەمەداوە. خوای گەورە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمی کردووە. پارێزگاری لە مەعبەدەکەیە کرێ، لە کەنیسەکەیە کرێ، ناڕوخێنرێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەمام قورئانی پیرۆز پێش پێغەمبەری خوا خوای گەورە فەرمێ وەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد. ئەفەرمێ ئەگەر خوای گەورە دیفاعی نەکردایە، مدافعی نەکردایە، ئەمانە هەمووی وێرانە بوون، مزگەوتی خزمەتە ئاخیرەوە. بۆیە پێغەمبەری خوا لە ڕێکەوتن نامەکەیە لەگەڵ مەسیحەکانی نەجران ئەڵێ پێغەمبەری خوا ئەفەرمێ قەشە ناگۆڕێ، کەنیسەیان ناڕوخێنرێ، کەس لە شوێنی وانیش تەجێ نابێ، ئەمانە هەمووی ئەمێنێتەوە. بۆیە بەڕاستی بابەتێکی تر کە مەسەلەی ئازادی ئاینیە، بابەتەکان زۆرن بەڕاستیکە لای کراهە فی الدین، مەسەلەی ئەسڵێکی ترە لە ئەسڵەکانی لە پایەکانی پێکەوە ژیانی ئاینی. بەس من بەوەندا ئیکتیفاکەم ئینشاءڵڵا ئەگەر لیقامان هەبوو، دیدارمان هەبوو، دەتوانن پێشوەخت پرسیاری ترمان لێ بکەن بۆ ئەوەی لە بابەتی داهاتوودا ئینشاءڵڵا بتوانین وەڵامتان بێنەوە، لە خزمەتتان ئەبین. ئەمە دەتوانین بڵێن پوختەی بابەتی پێکەوە ژیان هەرچەندە بابەتی پێکەوە ژیان زۆر فراوانترە، نمونە عەمەلیەکان، نمونونەکانی کە پێغەمبەری خوا و خەلیفەکانی ڕاشدین و عەباسیەکان و ئەمەویەکان و حتا سوڵتان محەممەد فاتح و کەم ماوەیە بابەتی ئایا سۆفیا هاتە پێشەوە کە چۆن تەعامل لەکرێ لەگەڵەوە بابەتانەیە. ئەمانە هەمووی نمونەی زۆر جوانمان هەیە، بێگومان نمونەی ناشرینیشمان هەیە لە تاریخ ئیسلامیە، تەعەدامان هەیە، ناشتی ناشرینمان هەیە، بەڵام ئەمانە هەموو کردەوەیکی ناشرین کە لە تاریخا هەیە مخالفی قورئانە، مخالفی کردەوەکانی پێغەمبەرە، مخالفی کردەوەکانی خەلیفەکانی ڕاشدینە، نابێت لەسەر ئیسلام حساب بکرێ، وەکو چۆن نابێت داعش لەسەر ئیسلام حساب بکرێ. ئێستا ژەچین ئینشاءڵڵا بۆ وەڵامی پرسیارەکانتان بەسەرچاو لە سەرەتاوە. باشە، یەکەم کەس زریان بەرزان: ئەو دەقانە چین کە بە درێژایی مێژووی خەلافەت ملیۆنان مرۆڤ کوژراون و وێران کران و ژن و ماڵیان مناڵ و لاوەکان کرانە کۆیلە و غەنیمە. بەڕێزان، سپاس بۆ پرسیارەکەت زریان خان، چەند زریان لەوانەیە کوڕیش بێ نازان ببوورە بەڕێز زریان. طبعا ئێمە دەبێ بزانین جارێ ئەو دەقانەی کە لە تاریخە هاتوون چەندێکی مبالغەی تیاکراوە. بۆ نمونە من باسی بابەتی بەنی قوڕەیضەت بۆکەم. بابەتی بەنی قوڕەیضە کە لە سەردەمی پێغەمبەری خوا ڕوویداوە، شتی زۆر ناشرین و زۆر قێزەون ڕوویداوە بە حسابی تاریخ و مێژووی کە مسلمانان نووسیوێنێتەوە. ئەزانین لەبەرچی؟ لەبەرەوەی بیکەن بە شانازی و بە داستان و بە هەتک و بۆ بابەتانە. بەڵام وەرە ئەلحەمدولیلا کە بابەتی بەنی قوڕەیضە لە قورئانی پیرۆزە بەشێکی تۆمار کراوە. بۆ نمونە قورئانی پیرۆزە فەرمێ، ئاەتەکەم بیر بێتەوە، فەرمێ فەریقا تەقتولون وتەئسیرون فەریقا. قورئانی پیرۆز باسی ئەماکە لە دەقەکانی مێژووە تەئسیرونە فەریقە نییە. ئەزانن فەریقا تەقتولون سێریکە، یعنی کۆمە فەریق ینی گروپ کەمێکیان دەکوژن، ئەوانن کە دەستیان هەیە لە کوشتنە، ئەوانن کە شەڕیان کردووە، یعنی فەریقەکەی پێش قەتلەکە خستووە. ئەگەوەی زمانی عەرەبی و قورئان بزانێ دەزانێ، یعنی حەسری کردووە، کەمێک دەکوژرێن. وتەئسیرون لێرە ئەسرەکەی پێش خستووە، وتەئسیرونە فەریقا. بەڵام لە تاریخێمە ئەم ئەسرا حتا لە کتێبەکانی سیرەیە ئەم ئەسیر تەئسیرون ینی بە ئەسیریانەگرن، بەدیلیانەگرن نییە. چییە؟ هەمویان بکوژن، کەواتە مەرج نییە و دەقانە ڕاست بن. ڕاستە من ئەڵەم کوشتنە بە بەڕێزان لە کاتی جەنگا گوڵ نابەخشرێتەوە. خوای گەورەش فەرمێتی یەقتولون و یوقتەلون، بێگومان مسلمانان دەکوژن و دەشکوژرێن. کاتێک کە تۆ ڕوبەڕووی سپایەک دەبیتەوە، 200,000 کەسی ڕوبەڕووی یەکتر بێتەوە، بێگومان 20,000 کەسە کوژرێ. بەداخەوە بێتر کاتێک کە جەنگ دروستە بێ مرۆڤی تیا دەکوژرێ.
بەنسبەت بەڕێزان بەنسبەت کۆیلەکردنی ئینسان ئیسلام بە کولی حرامی کردووە. دکتۆر مستەفا زەڵمی کتێبێکی زۆر نابیەیە کە باسیەوە کە کتێبەکەی یادم بێتەوە باسی وشەکردنی سەرچاوەکانی بە کۆیلەکردنەکە کتێبەکەی عەرەبیە. پێغەمبەری خوا فەرمیەتی گەورەترین تاوانەوەی ئینسانێکی ئازاد بکرێ بە کۆیلە. هەرگیز پێغەمبەری خۆی پێغەمبەر کەسی نەکردە بە کۆیلە. یەک بەڵگەی بە قوت بێنن کەس کراوێ بە کۆیلە. غەنیمە هەیە بەڵێ غەنیمە هەیە دەستکەوتی جەنگەیە. ئێستش دەستکەوتی جەنگەیە لە قانونی جەنگی وڵاتانە دەستکەوتی جەنگەیە. ئەنفال جەنگە دەستکەوتی جەنگیە بە تاکید غەنیمە حەڵاڵەوەی کە لە دوژمن بەجێمێنێ وەکو چۆن دوژمن ماڵی تۆ بە بەت ئەوان ومە دەکەم ئەیچی دەربارەی شەعبوڵڵا دەڵێت هێرۆخان بەنسبەت شەعبوڵڵاوە ئێمە نیمانە ئێمە گەلی هەڵبژاردەی خوابان نییە لەلای مسلمانانی عرضم کردی لە ئیسلامە تعەسوب نییە. مسلمانان ڕاستە كنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس ئێوە باشترین ئومەتن کە هاتوون بەڵام بەم مەرجانە تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله بەم سێ مەرجە ئەمر بە چاکە بکەی ڕێگری لە خراپ بکەی یعنی خۆت چاک بی نەژێڵی خراپە بکرێ و ئیمان بێنی بەخوای گەورە. مسلمانان إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة مسلمانان ئەگەر لەسەر زەوێ دەسەڵاتیان نەبوو چیەکەن ئیقامەی سەڵاتەکەن بۆ خۆیانە ئاتوا الزەکات وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ئەمە بۆ خەڵکە ولله عاقبة الأمور. ئاەتەکان زۆرن بۆیە لە ئیسلامە شەعبوڵڵامان نییە. ئەی مامۆستا یادگار ڕزگار ئەی مامۆستا جیهاد لە ڕێگەی ئەڵڵادا چییە؟ بێگومان جیهاد بە هەموو بەشەکانیەوە جهادي كلمة وجاهدهم به جهادا كبيرا برز ممس جهادي شمشيرة بله الإسلام دا وكتون لدنيا دا كتو دولت بوي كتو سنورت هبو كتو جغرافيات هبو بيوستكات سبات هبه هيزت هبه أمرو دولتان دنيا شانازية كان بسيشيتو ميوا بس باي بهزيانوا إسلام داواي لكردوين مسلمانان هزيان هبه بو دفاع كردن لخوت لە پیرۆزیەکانت لە سنوورت باشە نەک بۆ تەعاداکردن لەوانی تر چکە لە ئیسلامدا السلم هو الأصل لە ئیسلامدا ئاشتی ئەسڵە نەکو حرب حاڵەتێکی طاریئە. مسلمانان کاتێ ڕێگە بە جیهاد درا ڕێگە بە قیتال درا قورآنی پیرۆزە فەرمی ئوذینە للذین یقاتلون ڕێگە درا بە مسلمانان ئەوانەی کە دەکوژرێن أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير. أما كما يتكرر هذا بقتال بۆیە پێغەمبەری خوا هەرچی غەزەوات کراوە لە ئیسلام هەمووی دیفاعیە پێغەمبەری خوا کردوێتی هیچی هجومی نییە حتا مەکە دیفاعی بوو. بۆیە بەڕێزان جیهاد ماضین إلى يوم القيامة بەڵام ئەتکی مرۆڤی تیا ناکرێ ژیانی پارێزراوە مقدساتی پارێزراوە ناکرێ بە کۆیلا ماڵی نابرێ کەسێک ناکوژرێکە کە لە ئەخلاقیاتی قیتال لە ئیسلامە معلومە کەسێ ناکوژرێک ژنا پیاوی ئاینیە مناڵە دار نابڕێتەوە خانوو ناڕوخێنرێ چەکی کۆمەڵکوژ لە ئیسلامە حرامە ئەمەی کە ئێستا کرێ قومبەلێ فرێدرێتە شوێنێکەوە هەزارا کەسە کوژێ. بابەتی قیتال و جیهاد بابەتی سەر بەخۆیە ومێ دەکەم توانی بێتم وەڵامێکی کورتت بدەمەوە باشە. بەنسبەت کاک کەنعان خۆشنا و پیاوی نەوەنۆ کەسی کورد سۆلای مەلایەک مەلا نەبوو چکە لە بەنی ئیسرائیلە. ڕاستی کاک کەنعان لەگەڵ تا سەریع بە من خۆم زۆر لەگەڵە و فەرمودەیانیم بەسەراحەت چونکە مەسەلەی کوشتنی ئینسان ڕاستە ئینسانە تەوبەی کردووە بەڵام یان دەبێت سەبەبەکەی هەرچۆنێک بێت باس لە گەلانی پێشووە چونکە ئینسانێک لە ئیسلامە کەسێک بکوژێ دەبێت یا بکوژرێتەوە یا دەبێت تەوبە بکات و خوێنەکەی بدا. مەسەی کەسێکی کوشتی بێت و نەوەی کوشتی بێت و سەد کەسی کوشتی بێت ئەو فەرمودەیە بەڕاستی شکاری لەسرە تایبەتە بە بەنی ئیسرائیلەوە نەکو بە مسلمانانەوە. بەڵام هێرۆخان بەڵێ خوا فریشتەکان زانیویانە کە مرۆڤ خوێن ڕێژە بە پێی سوورەتی بەقەرە بەڵێ ئەو بابەتە مەسەلەی ئەوەی کە فریشتەکان چۆنەمایان زانیوە لەبەرەوەی مرۆڤ بنیادەمی نوێ
کۆمەڵی نەزەریات هەیە بەڕاستی کە یەکێ لەوانەکەوەیە ئەم وعلم ئادەمە الأسماء كلها پێش ئادەم مرۆڤی تر هەبووە مرۆڤێک قسەی نەکردووە کە تعلیمی نەزانیوە کە بەیانی نەزانیوە کە مرۆڤێک بووە لەسەر دەستەکانی ڕۆیشتووە ئەوەی کە پێێتی مرۆڤی نیاندەرتاڵ ئاجینا مرۆڤی نوێ باشە وەخوای گەورەش نەی نەکرۆ بەڵێ مرۆڤ حەزی خوێن ڕشتنی تایە و یەکەم کەس خوێنی ڕشتوە قابیل بووە باشە بەڵێ فریشتەکان زانیویانەوە خی گەورەش نەی نەکردووە نفسی ئینسان هەردووشی تایە والنفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها يعني ناخي إنسان يمردوشي تایە شەڕ و خێری تایە بەڵام دراوەتە دەست خۆمان قد أفلح من زكاها وقد خاب من دساها. دلمان عزيز كتب عليكم القتال آية ما تفرس كني جنگ لسر بيرو باورني نخير اصلا كتب عليكم القتال وهو كره لكم قتال واجبا دبيعه كان قتال بيني تو دكتور محسن عبد الحميد كتبي زورنا ابي لو باريوا كقتال منظومه قتال بو دفاع قتال بقتل جنيه يعني عرض مكردن قتال مرزنيه قتال يعني جنگ وقاتلوهم حتى لا تكون فتنة جنگ يعني لقراب كن تاكو فتنة نبي يعني تاكو اوان دزرشيتان لك نسر وتاكو ان دينية و هەڵ نەوەشێنەوە ئینشاڵڵا ئەگەر محاضرەی داهاتوومان وانی داهاتوومان هەبوو یەکێ لەو بابەتانە لەسەر قیتال بە تەفسیل لەسەر و بابەتە ئەڕۆین بەڕێز دیلمان عەزیز پێکەوەژیان تەنیا بەوە نایەتە دی کە نەکوژرین هەمووشمان دەزانین لە پێنا ئەوەی نەکوژرێت دەبێت جزیە بدات بەڕێزان مەسەلەی جزیە وانە مەسەلەی ئیسلام سێ اختیارە خاتە بەردەمی ئەوانی تر یا مسلمان بە یا وەرە لە خاکی ئیسلامە بە ئازادی بژی نەجەنگ کە نەقیتال کە تیجارەتی خۆت کە بەس جزیە بدا جزیەکە کەمترێکە لە زەکات لای مسلمانان واجبە زەکات بدەن ئەوان جزیادەن هەروکۆ ئێستا باج کە لە قانونی هەموو دەوڵەتانە هەیە لە پێناو ڕۆحانیە ئەگەر جزیە نادەی یعنی تۆی تر ناتێت بۆبی بە هاوڵاتی بێگومان ئەو کاتە جەنگ ئەکرێ ئەویش پەیوەندی هەیە بە ینی بە دەسەڵاتی سەردەمەوە دەسەڵات دەتوانێن بابەتانە لە ڕێگەی چکە بابەتانێکن بابەتی خلافین بابەتی ینی وەلی ئەمری مسلمانان دەسەڵاتداری مسلمان حاکمی مسلمان دەتوانێن بابەتانە دەستکاری بکە چکە بابەتانێکی قەتعینین بەڵکو دەکرێت ینی بابەتانێکی ئیجتیهادین آياتي 35 سورة محمد كدلت ايوا داوي اشتي ما كان كاتك كبيز بون دي كاك دي ما نازم تخابا سيري ويا تبكم يك دقيقة آتي 35 سورة محمد فلا تهنوا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون والله معكم ولن يتركم أعمالكم كاك ديلمان جوابك نامي لخومو جواب بمو بروان بو هيا بت سيب كم بزانم أم آياتا سبب نزولكي تيا هۆکارەکەی چییە لەکوێ هاتووە باسی چی بابەتێکەکە باشە ئیشەڵا ئەگەر ماینەوە لە ئەوانەی داهاتووە وەڵام تێمەوە ئەگەر ناو کاتە بە تایبەت نامەم بۆ بنێرە بە تایبەت وەڵام تێمەوە بەسەر چاو ئێستا ببوورە چکە نامێ بەڕاستی لە خۆمەوە قسە بکەم بمبورە هێرۆکەریم زۆر کەس لە پیاوانی ئاینی دەڵێن ئاینی ئیسلام محەممەد کۆتا پێغەمبەرە هەموو ئاینەکانی تر ڕەت دەکاتەوە بەڕێزان مەسلەی ئەوەی کە محەممەد کۆتا پێغەمبەرە و هیچ پێغەمبەرێکی تر لە دوای ئەو نەهاتوونایە ئەمە بابەتێکە لە مسلەماتە لە ئاینی ئیسلامە بەڵێ محەممەد کۆتا پێغەمبەرە ئاینەکانی کە ڕەت دەکاتەوە یعنی ئاینەکانی کە هەڵوەشاونێتەوە ئەمە لەگەڵ مەسلەی پێکەوە ژیانە تەناقوضیتیان نییە بەڵێ ئیسلام دەڵێ ئاینەکانی کە هەڵوەشاونێتە ئین الدین عند الله الئیسلام ئاینەکانی کە هەڵوەشاونێتەوە بەڵام شوێن کەوتوانی ئاینەکانی کە لە دنیای ئازادن لە دنیای بە ئازادی ئەژین خوا لە قیامەتە محاسبانەکانە کوێمە لە دنیاە وابزانام وەڵامەکەم وازەحە یعنی ڕاستە محەممەد آخر پێغەمبەرە و ئاینەکانی ئەوان ئاینەی باتڵیشن
ومن ئاینی یەهودی بە باتڵە زانم ئاینەکە پێم وایە هەڵوەشاوەتەوە ئاینەکە نەک لە بەرەوەی تەنە هەڵوەشاوت لە بەرەوەی ئەسڵان لە پەیامی موسا عەلەیهی سەلام لای داوە لە پەیامی مەسیحیش لای داوە مەسەلەی عوزێر کوڕی خوایە سێخوایەتی ئەم هەموو یعنی ئەو هەموو بابەتانی کە لە تەوراتە هەیە سەبارەت سوکاتی بەخوا بە پێغەمبەران بەچی حەڵالکردنی زینا ئەم هەموو شتانە حەڵالکردنی عارق ئەم هەمووی لادانە لە ئاین بەڵام لەگەڵی ئەژیم مافی ژیانی هەیە مافی ئازادی ئاینی هەیە کەرامەتی پارێزراوە بەڵێ هەموو شتانی کەوتم بۆ یەهودیەک بەردەستە کەنعان خۆشنا من کەسێکم لەدایک بووم لەسەر هەویەکان نووسی مسلیم لێرە وای داهانێت ئیسلام ڕاست نییە وای داهانین باشە با بڵێن دینی مەسیحی ڕاستە باشە من هەر لە مناڵیەوە یەقینم بۆ دروست بکە ئیسلام ڕاستە کەواتە من ناچمە باشت لێرەدا تاوانی من چییە ئەو پرسیارە بۆ هەموو مرۆڤەکانیش دروستە باشە ئێمە بەڕێزان لەسەر ئینسان پێویستە کات بە دوای ڕاستیا بگەڕێ بەراورد بکە وەرە من ئەستا تەمان لە کتێبخانەکەما کە لێرەیە لە بەردەم مایە هەر بابیێنم ئەوش بێنم ئەمە کتاب المقدسە دەنازەم لەیەوە بەڕێکی دەرەکەیانە یعنی ئەمە هەم تەوراتە هەم ئینجیلە ئەمەش قورئانە پێویستە کات ئینسان کاتێک کە بە دوای ڕاستی ئاگەڕێ ئەمار دووچانن باشە ئەمە قورئان ئەوەش کتاب المقدس بۆ بابەتێک گەڕێ بۆ یەک تا پەرستیە گەڕێ بۆ پێغەمبەرایەتێ گەڕێ بۆ باشتە گەڕێ بۆ پێویستەکە بەڕاستی ئینسان بۆ نمونە ئێمە لەبارەی کۆرۆناوە چەند گەڕایم بە دوای زانیاریە بزانین کام زانیاریان ڕاستە بابەتێک کە پەیوەندی بە داهاتوویتەوە بێ دەبێ ئینسانی مسلمان وەرە بەراورد کە تۆکو ئینسانی مسلمان حتا ئەگەر گومانە لە دینەکەی خۆت هەیە دینداری بە گومانەوە ناکرێت عەقیدەی یعنی یەقین یعنی اعتیقادەوەی کە گرەیەک ئاوە بەسراوە تۆرکیز ناکرێتەوە بۆیە بەڕێزان ئەگەر حتا گومانە لە دینداری خۆت هەیە بگەڕێ بەحث بکە لێکۆڵینەوە بکە بەراورد بکە لە هەر کام لە بابەتەکانە بزانە تەوحید یەک خدا لە ئیسلامە جوانترە یان لە مەسیحێتە یا لە یەهودیەتە بزانە پاراستنی مافی ئافرەت مافی مرۆڤ ژینگە هەر بەهایەکی باڵا هەیە بزانە لەم کتابەیە جوانترە یا لەم کتابەیە ئەگەر مەسیحیەک ئەمەنەکە مقەسیرە ئەگەر مسلمانێکیش ئەمەنەکە مقەسیرە تاوانی تۆ ئەوەیە تاوانی من ئەوەیە کە ناگەڕین بە دوای ڕاستیا و کە بەراورد ناکەین و لێکۆڵینەوە ناکەین ئەی بۆچی بازیان لە سەنوونێرۆخان وەڵامم دایتەوە باس وەڵامی لە زمنیان وەڵامم دایەوە باس مسلمان زەکاتەیە ئەویش بازەیە باس لە وڵاتە دانیشتۆ تیجارەتەکە ئیشی خۆیەکە بۆ نمونەیە مسلمانان ئیمامی عوسمان هەموو سەرۆتی خۆی بەخشیوەتەوە کاکی جوولەکە لە مەدینەیە هەر خەلیکی پلاندانان و شەڕەنجێزی بە و تیجارەتی خۆی کردووە خۆ بێت جزیە بە ئاسن جزیە لەوانە سنراوە چکە لە ڕێکەوتنەکە جزیەتیان نیە مەسەلەی جزیە بابەتێکە دیسان بابەتێکی ئیجتیهادیە ڕاستە لە قورئانی پیرۆزە هاتووە بەڵام دەکرێت بابەتێکە دەتوانێت بەپێی مواتەنە ئەگەر ئەو ڕازی حتا دەکرێت وەکو زەکات بیدەن یعنی هەندێک لە مەجووسیەکانیایە لە یەهودیەکان لە سەدەمی ئیمامی عومەرە لەگە خالدی کوڕی وەلیدا لە گفتوگۆیان بوون وتیان ئێمە حەز ناکەین ناوی جزیە بێ حەزەکەین زەکات بدەین تیا باشە قبوڵە زەکات بدەن کەواتە بابەتی جزیە یا باج مسلمان واجبە بیدا یعنی باز لە دەوڵەتی ئیسلامیەکەین کە ئێستا نییە باز لە دەسەڵاتی دادپەروەری ئیسلامەکەی کە ئیسلام تیا فەرمانڕەوا بێ مسلمان واجبە ئەگەر مسلمان زەکات نییە بە زۆر لێ سەندرێ چکە مافی فەقیرە ئێستا تۆ ڕێسە هەموو دەوڵەمەندە لە وڵاتی ئێمە هەیە ئەمە مفەقیرەیە ئەی لەسەر چ ئاساسێک لەسەر خاکی ئێمە نەخۆشخانەی کردوێتەوە لەسەر خاشی ئەمە ئاوە با کارەبا بە ژینگە پیسەکە معمەلی چیمەتوی داناوە نەبازەیە نەپارەیان نەیچەکە ئەی نابێت لێ بسەنێ بە لێ بسەنی بە زەکاتیشی لێ بسەنێ بە باجیشی لێ بسەنی خۆ لێ ناسەنرێ بۆ مسلمان بۆ بەرژەوەندی گشتیە حتا لە بەیت الماڵ درا ئەدرێ بە یەهودی بە مەسیحی کاتێکیش باجی لێسنێن کە هەی بێ کە داهاتیە بێ کە نێبێ بە بیدەیتێ بابەتەکە بۆ شێوەیە بەڕێزان کاک سەرکەوت لەناو هەموو بۆچین و تەفسیرە جیاوازانە چۆن بزانین کامە ڕاستن لە کاتێک یەک پێغەمبەر و یەک قورئان و یەک قیبلە و یەک خوا هەیە لە ئیسلامدا کاک سەرکەوت
یەکەم هەر شتێکیان پێوتی هەر حکمێکیان پێوتی یەکەم جار بزانە لە قورئانە بۆی بگەڕێ بزانە لە قورئانی پیرۆزە هەیە ئەگەر لە قورئانە نەبوو دوای لە فەرمودایە بۆی بگەڕێ ئەگەر لە فەرمودایە نەبوو ئەم دوانە قەطعین بابەتانێکن حتا مەسەلەی فەرموودە ئەبێ بزانی سەبەبەکەی چێ بۆچی هاتووە ئەجینا هەرچی قەولی تر و بابەتی تر کە لە بەرامبەر یا قەولێکی تر هەیە پابەنی کامەیان لەگەڵ بەرژەوەندی و لەگەڵ سەردەما گونجێوان ئەوانیش پێکی ڕاوێژەکەی لەگەڵ زانایانە لەگەڵ عولەمایە بۆیە مرد ئەم تەفسیر و ڕابۆچونە جیاوازانە یعنی ئەوەی کە من وتم من نەبوو تۆ شافعی وایوت هەرچی وتومە لە بەرنامەیەم شەوە سەیری بکەرەوە ئەگە بزانە قورئان فەرموودە نەبوو من بەرپرسیارم ومێدەکەم وەڵامەکەم گەیشت پێت سپاس کاکام و دەستخۆش وەڵامی عین بن عیلم دایەوە دکتۆر گیان بە بەڵێیانە خێر وەڵامم بەرەوە ئیسلامی ڕاستی 100% ئاینی پێکەوە ژیانە بەتاکید من دکتۆراکەم بەشێکی لەسەر پێکەوە ژیانە ئەوەی کە ئێڵێم لەسەر پێکەوە ژیان قسەیەکی و نازانم ڤۆڵتێرە ئەڵێ من ڕاستە لە تۆ جیاوازم وەکو تۆ بیر ناکەمەوە بەڵام ئەمرم لە پێناوی ئەوەی کە تۆ تعبیر لە بیر و بۆچوونی خۆتکەی منیش ئەمرم لە پێناوی ئەوەی کە مەسیحیەک بە ئازادی هەموو مافەکانی خۆی وەرگێ بە تاکید ئەو قسانێکی یەکەم نەڕوو پامایە نەمچامەلێ ئەگەر من پێ دەڵم من یەکێکم لەو کەسانی بڕوان بۆنێ کە مرتد بکوژرێ نەک لەبەرەوەی کە مجاملەی خەڵکانی ترکەم بە مەسەلەی ئازادی هەڵگەڕانەوە بێ من پێم وایە ئەگەر مسلمانێک قتال بکات خوای گەورە فەرمێ وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فقاتلوا التي تبغي تۆ ینی مجاملەی مسلمانە ناکەم مجاملەی کافرەکەش ناکەم یعنی لەکوێ حەقە بێ لەوێ ئەیڵم ئیسلام لە 100% ئیسلامی ڕاستی ئاینی پێکەوە ژیانە پێغەمبەر بە فعلی نمونەی باڵای پێکەوە ژیان بووە بە دڵنیاییەوە ئەیڵم باشە سپاس بۆ دەستخۆشیانە کاک پێشەنگ باشە سپاس بۆ کاتەکە باشە لە فیلمی ڕیسالە بەڵێ عەبدوڕەزاق زوبران لە شوێنێکدا دەڵێ ئیماندارێک کە گوێ لە قورئان ئیماندارێک کە گوێ لە قورئان دەبوو فرمێسک بە چاوەکانی دەداتە خوارەوە و دڵی داژە بەڵام هەمان پیا و بە ناوی فتوحاتەوە مناڵی بێباوک دەکا و ژن بێمێر دەکا بە تاکید خۆ کاک پێشەنگ ڕاستە بەداخەوە کە تۆ چی بۆ جەنگ یا دەکوژی یا دەکوژرەی من ناڵم تاریخی ئێمە پڕە لە شتی ناشرین تاریخی ئیسلامی پڕە لە شتی ناشرین پڕە لە کوشتنی تایە بەڵام مێرەبانیشی تایە بەڵام بەخشندەی زۆریشی تایە باشە گەر ئەم خەڵکانە کوژراون ئەم هەموو مەسیحێ چۆن ماوە هەموو یەهودیە چۆن ماوە ئەم هەموو کەنیسەیە چۆن ماوە خەڵک نەکوژراوە باحیزێکی مەسیحی کتێبێکی زۆر گەورەیە کە من لە دکتۆراکەمە ئاماژەم پێداوە هەتا 350 ساڵ سەردەمی ئیسلام اینجا 350 ساڵ تێپەڕیوە ئەو جیهانەی کە ئیسلام دەسەڵاتی بەسەرا هەبووە 50 بە 50 مسلمان بووە 50 ئاینەکانی تر بووە باحیزێکی مەسیحی ئەم کتێبەکەم بە PDF ئەگەر بیدۆزمەوە باشە زۆرکردن نەبووە کوشتن هەبووە یعنی بەڵام حاڵاتە بەم شێوەیە نیە کە باسەکرێ ئایا تەوراتی سامریا قەمران لێرە دەست دەکەوێ خۆی تەوراتی بەڵێ یان قەمران هێرە خانەوانە مەختوتاتی قەمران بەڵێ هەیە کۆکراوەتە من خۆم هەمە مەختوتاتی قەمرانم هەیە تەورات ئەنواعیم تەوراتمانێ تەوراتی بابلیمانەیە وڵای تەوراتی سامری نازانم لاچێ بەڵام تەوراتمان زۆرە تەوراتی بابلیمانەیە تەوراتی وەرشەلیمیمانەیە کۆمەڵە تەورات ئەمانە ئەو تەوراتانن کە زانەکانی ئەو شارەیە ئەو شۆرە حتا تەوراتی یەهودیمان هەیە تەوراتی سەبعینیمان هەیە ئەمانە هەمووی ئەو ناوانن بەڵام جیاوازەکان زۆر گەورە نین دکتۆر مادیایە کەسێکی بێدین لە کۆمەلگەی ئیسلامی دەتوانێت بانگەشەی فکری خۆی بکە
ئایا حکمی نوێژنەکەر و مرتد کوشتن نییە بەنسبەت بانگەشەوە بەڕێز زریان بابەتێکە پەیوەندی بە ئاسایشی کۆمەڵاتیەوە هەیە ئازادی ئاینی پێویستە کات لە چوارچێوەی یاسایە ڕێک بخرێ لە چوارچێوەی یاسایە لە هەرچی بۆ نمونە لە ئیعلانی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکانە لە مادەی هەژدەیە کە لە 48 و 66 و 81 و لەمانەیە ڕاگەنراوە ئەگەر لە یادم بێ باشە لە هەموو ئەمانەیە ئەڵێ ئازادی ئاینی بە مەرجێک دروستە ڕێگەی پێدرێ بەو مەرجەی مالەم یەضڕ بالئاخەرین زیان بەوانی تر نەگەێنێ ئاسایشی کۆمەڵایەتی تێک نەدا بەڵێ کاتێک کە دەڵێم یەهودیەک مافی هەیە یەهودی بێ بێگومان دەبێت ئازادی ئاینی هەبێ بەڵام لە چوارچێوەی چیدا دەبێت ئازادی بانگەشەشی هەبێ دەبێت ئازادی ممارەسەکردنی توقوساتیشی هەبێ بەڵام کاتێک کە ئاسایشی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵاتی تێگەچێ تۆ دەبێ مە سنووردار بکەی ئێستا لە ئەوروپایە خۆ لە ئەوروپا ئەو وڵاتانە وڵاتی لیبرال و ئازادن بەڵام بانگەشەی ئیسلام بە مطلقی ئازاد نییە لە چوارچێوەی دیاریکراوەکانایە یعنی زەبت کراوە قەدەغە نییە مطلقیش نییە و ڕەهاژ نییە ئایا حکمی نوێژنەکەر و مرتد کوشتن نییە هەرگیز نوێژنەکەر بۆ جێ کوژرێ تۆ گەربی کوژی یەکسەری نێری بۆ جەهەنەم هەچەند نوێژنەکەر کافر نییە ئەگەر بڕای پێی هەبێ نوێژنەکەر کافر نییە العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر أو فرمودي قصي زور لسرها بويا كسي بڕای پێی نەبێ کافرێ بێ بەتاکید مرتد سزای مرتد کوشتن نییە لە قورآنی پیرۆزە سزای مرتد کوشتن نییە قورآنی پیرۆزە فەرمێ وازام سورەتی نیسا إن الذين آمنوا إيمانيان هنا ثم كفروا كافر بوونەوە کوشران نەوەڵە بەس بەڵگەی چیە ثم آمنوا إيمانيان هنا وجارجك أي إيمان ولا سر إيمان نخير ثم كفروا كجران نوالله ثم ازدادوا كفرا إيه كجران نخير خوي قرب فلا يغفر الله لهم ولا ليهديهم سبيلا چندين آيات معنى لم باريوه مرتد لقرآن نا كجراوه وبيغمري خوات تحداكم يق مرتدي كشبيل بري مرتد بوتوا كابراي هاد ولا بيغمري خو عليه الصلاة والسلام وتي يا محمد أقل لي بيعتي وتي بيعتكم بول وشينا لوا دايا وكابرا رشد نيكشت نەکوژراوە کەسێک کە کوژراوە لەبەرەوە یا قاتل بووە یا مجرمی حرب بوو مرتد پێغەمبەر کەسی نەکوشتو بە تەحەداوە لەگەڵ چەندین کەسا و مناقشانەشم کردووە وەڵامیان پێ نەبووە وڵای جا وەڵامانە من نازانم چێ وەڵامی بەڕێستیاوەتەوە سا کتێبەی دکتۆر مستەفا زەڵمی کە لا قتل للمرتد في القرآن الكريم کتێبێکی زۆر نایابە لەو بارەیەوە هەموو سەرچاوەکانی مسلمانان بەتاکید من پێ دەڵێم ینی من کابرا فەرمودەت بۆ هێنێ ئەڵە من فەرمودەت بۆ هێناڵێ بوخاریە من بەدە لە دینەوە فەقتلوه آخر کاکە من فەرمودەکە یەکەم فەرمودەکە لە سەنەدەکە ئیشکال هەیە ڕاویتە ضعیفان دەگەڵن مدەلەسن دەگەڵن کەذابە اینجا فەرمودەکە لە مەتنەکەش یا کێشەی هەیە من بەدە لە یعنی هەر کەسێ دینی گۆڕی هێ باشە کەسێک دینی گۆڕی ینی مەسیحیش بوو بە موسڵمانە بێ بیکوژی وانە سێ ئەم یا دەسەڵاتەیە بە هەموو خەڵک بڕۆن بکوژن ئیسلام بەمە ڕازی نییە بۆ وانە مەسلەی قەتنی مرتد بەڕێزان دکتۆر تا جابر علوانی کتێبێکی زۆر نایبی هەیە و بارەوە ئینسان نەتوانێ بیخوێنێتەوە لەسەر قەتنی مرتد و خەڵکی تریش کتێبی زۆر باشی هەیە و بەرنامەش کراوە لە کەناڵەکان دەتوانن بۆی بگەڕن لە یوتیوب لاوانێشتمان هەبێ بەتاکی لە فقی ئیسلامی ئەمەیە شت زۆرە لەو بارەیەوە کە پێیان وایە مرتد دەکوژرێ کاک پێشنگەڵای چی دەربارەی فەتحی مەکە کە دەست درێژکردنە بۆ پێکەوژیانی ئاینی و شکاندنی پیرۆزەکانی بەرامبەر ناف تەبان مەکە ڕەمزی ئیسلامە قیبلەی ئیسلامە پێغەمبەری خوا لێی دەرکراوە گەڕاوەتەوە بۆ ئەسلی خۆی بە بابەتەکەی خۆی مەکە پیرۆزیەکانی پێشێل کراوە مەکە شوێنی تەوحیدە کراوە بە شوێنی بتپەرستی هەچی ئاسەواری دینداری هەیە سڕدراوەتەوە 360 خوای تیادانراوە پێغەمبەری خوا دێبتەکان لابە بەڵام زۆر لە هیچ کەسێک ناکە کە بیر و باوەڕی بگۆڕێ خەڵگە بۆ لەگەڵ پێغەمبەری خوا بۆ لە شاری مەکەیە بووە بە مانگ بە ساڵ موسڵمان نەبووە
يعني ئازادی ئاینی پێشێل نەکراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئازادی ئاینی پێشێل نەکرەوە لە فەتحی مەککەیە. بەڕێز سۆزیا پێمان خۆشە باس لە خەلیفەکانی ڕاشیدی بکەن کە چەند بە جوانی بداتپەروەری حکومی ئیسلامیان جێبەجێ کردو و دوورن لە هەموو ئەو گومانانی لەسەریان هەڵچنرا بە تایبەت ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت کە وەک ئاشکرایە فەتحی زۆرترین ناوچەی کرد و چەندین تۆمەتی کوشتار و داگیرکاری و کاری ناڕوا ئادرێتە پاڵەوە پیاوە مەزناروە ئیمامی ئەبوبەکر و عوسمان ڕەزای خوایان لەسەر بێ دەستان خۆش بە سەرفراز بن ئێوە سەرفراز بن بە تاکید بەڕێزە من پێت ئەڵێم یعنی ئێمە خۆمان تۆمەتمان بۆ پێغەمبەر دروست کردووە تۆمەت بۆ پێغەمبەر دروست کراوتیانە سەفیەی مارە کردووە مارەی نەکردو ئەسڵەن ئەو ڕۆژە کە مێردەکەی کوژراوە هەر لەو لە خەیبەر گەڕاونەتەوە پێغەمبەری خوا مارەی کردووە باوەڕکەن 6 مانگی بینە 6 مانگ هەر لە سەرچاوەکانی خۆمانە 6 مانگی بینە مارەکردنی سەفیە هەتوراسی خۆمان ئێمە خۆمان شێواندومانە تاریخی ئێمە خۆی شێوێنراوە خۆی چێ نووسێتی خۆ مستەشریقین لە سەدەی 11 و 12 تا 15 و 16 دەستیان کردەوە بە لێکۆڵینەوە ئێمە خۆمانین تەبەریە قورتوبیە فڵانە کتێبەکانی سیری ئەم شتانیان نووسیوەتەوە بۆچی بۆ خۆنواندن و دەربڕینی عەزەڵات و بەم شێوە ینی خۆ گەورەکردن ئەمەیان کردووە ئەژینا تاریخی ئێمە تەزویری زۆر تیاوێ پاک بکرێتەوە بە تاکید خۆ من ناڵم خەلیفەکان ماسوومن ئەوانی مرۆڤ بوون کۆمەڵە هەڵە هەیە کۆمەڵە کوشتار ڕوویدا و هەر لە بینی مسلمانانە بەڕێزان خۆ دوازە من تۆش مسلمانین وەرە من تووڕاکە من تۆ تووڕاکەم بزانە هەڵوێستمان چێ بێ هەموو ئاەت و فەرمودانێکی بیرمانەچێتەوە بەڵام دوازار ڕەفتاری من خۆ ڕەفتاری قورئان نییە ڕەفتاری پێغەمبەر نییە من لەسەر خۆم حسابم تیلمان عەزیز نا ئەو دەقا دەڵێت کۆمەڵێکیان دەکوژن و کۆمەڵێکیان بەدیل دەگرن هێ باشە منش هەروامت کاک دیلمان ئەو دەقەدەڵێ کۆمەڵێکیان دەکوژن ئافرین ئەوە تاو فەریقەن تەقتلون و تەسیرونە فەریقا بەڵام لە کتێبەکانی سیرەیە باسی ئەو بەدیلگرتنیتیان نییە یعنی ناڵە بەدیلگیرانە 600 پیانەمەیان کوژراون شتیوان نییە قورئانی پیرۆزە فەرمێ فەئیما مەنەن بعد وئیما فیداء ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما واسيرا اي كما ياتانا كوا تطبيق ما ياتانا الاسلام اسير ناكجري اگر اسير بكجراياتك بيش اوي لبدرا بيغمري خوا حكم كاتو قريش كان ازاد كاتا خواروا بو هرگيز بيغمري خوا عليه الصلاه والسلام اسيري نكشتو بعكس وناني اندراوتي هيدر باري خالد كوري وليد كشتار دكات خليفه عمر الله ملي بريم دەربارەی و چی دەڵێ بەڕێزان بێگومان من ئەسڵەن نەک ئیمامی عومەر کاتێکە فتحی مەکا کرێ لەو ڕێگایەوە کە خالیدی کوڕیەوەی لە پشتەوە لە خوارەوەی مەکەوە داخڵە بێ کۆمەڵێ لە قوڕیشیەکان بربەرەکانیەکان کۆمەڵە خەڵک ئەکوژرێ حتا لەوانە ئەوانی کە سەرکردایەتی ئەو شەڕیان کردووە کوڕەکەی ئەبوجەهل خوای ڕازی بێ کە دوای مسلمانە بێت يعني ئەمانە دیفاعیان کردووە تەمان کاتێک کە تۆ چیتە شوێنێکەوە شمشێر هەڵەگریت و تۆ نەیکوژێ و تۆ کوژێ بەڵام پێغەمبەری خوا خوێنەکەی خوێنی هەموویانیدا پێغەمبەری خوا فەرمووی من بەری ئەم لەوەی کە خالید کردوێتی ئوسامەی کوڕی زەید شمشێری لە کافرێ بەرز کردە وتی لا ئیلاها ئیلا الله وتی ئاخر لە ترسی شمشێرەکە بوو فەرمووی بۆ تۆ دڵی دلت کردبوو تۆ چیەکەی کە لە ڕۆژی قیامەتە هات بە لا ئیلاها ئیلا الله وسامە لە خۆزگە و ڕۆژە مسلمان وایە بەڕێزان من ناڵێم ئەکرێ ئیشتیهادی شەخسی بێ تۆش لەوانەیە کە بەڕێز هێرۆکەریم تینت بۆ بێرن تۆش دیفاع لە خۆت کە خەڵک بکوژی بابەتەکە ئەوەیە دەستیەوەش خۆش بێ ئاتی 26 و 27 سورەتی ئەحزاب باسی بەنو قورێزە دەکا بەڵێ بێگومان باسێکە ئەو تەفسیلەی لەوەیە بابەتی بەنو قورێزە بابەتی ئەمەنی ئەژینا زۆر بە جوانی توانین لەسەر بابەتە قسە بکەین نامیلکەیەک هەیە ئیمام سەمەلا ئەیوبە زۆر بە جوانی ڕەدی بەنی قورەزەی داوەتەوە شەنوکەوی کردووە بە کوردیە ئەگەر دەستان کەوێت لەسەر بابەتی بخوێنەوە شتێکی زۆر باشە ئەگەر کەنعان خۆشناو ئەگەر تااقەتتان هەبێت لەگەڵم من ئامادەم خزمەتانە بەڵامی پرسیارەکانە دەمەوەنی بتوانم ئەگەر ئیسلام دا ماڵی لە سونە و شیعە و نازام سەلەفی بە کورتی دای ماڵی لە مەزهبەکان دینێکی پاکترمان دەست ناکەوێت بە تەئکید مەزهبەکان
ئەم مەزهبانە بۆیە دانراون کاتی خۆی کەسە هەرچەندە بەڕێزان مەزهبەکان شتی فقین شتی عیبادەتین شتی سیاسی نین بەڵام مەسەلەی شیعە کراوە بە سیاسی شیعە مەزهبێکی سیاسیە مەزهبێکی فقیە مەزهبێکی عەقیدەیە ئەژینا بەڵام چۆن نەتوانین دەوەرە کاکە بۆ بە مەسلحەت بۆ بە سیاست بۆ بە دەوڵەت وەرە دای بماڵە من لە مؤتەمەرێک لە تاران لە ساڵی 2013 14 بۆ بەشدار بووین یعنی وتم چییە بێگەر ئێمە ئێستاش هەر ئەڵێن شەرمانە لەسەر حسێن چۆن شەهید بوو چێ کوشتی چێنەی کوشت باشە پرسیار کرا لە ئیمام جعفەری صادق فەرمووی تلکە ئومەة قد خلت لها ما كسبت ولكم تلك أمة قد خلت لها ما كسبت وعليها ما اكتسبت فەرمووی ئەوە گەلانێک ڕۆشتون ئەوەی کە کردوانە بۆ خۆیان کردوانە و ئەوەشی کە کردوانە لەسەریان نووسراوە ئەوەی چاکە کردوانە بۆ خۆیانە و خراپەکانیان بۆ خۆیانە باسی نەکەینەوە وتم بۆ ئێمە ئەم توراسە واز دێنێنین ئەم تاریخە واز دێنێنین بە تاچی جوانترە بێ ئەگەر ئێمە بگەڕینەوە بە قورئان بگەڕینەوە بۆ فەرمودەی صحیح باشە ینی قورئان کتابێکی کافی نییە بەس نییە هەموو ڕاستیەکانی دیاڕوون نەکراوەتەوە من لە شوێنێکی تر وتم ئێستا وای لێ هاتووە من دکتۆرایەکم هەیە مامۆسای عەقیدەوە دیانم هەندێک بابەت هەیە لە کتێبەکانە نازانم باسی چێکە کتێبی عەقیدەیە نازانم چۆن لی تێ ناکەم باسی سیفاتی خواکە نازانم چۆن چۆنی هێ باشە کرێ سیفاتی خواوەرە قورس بکرێ لی تێنەگەی نەزانی چییە ئەمەە قورس بکرێ ئەبێ 100 کتێب بخوێنیتەوە بۆی لە بابەتی تێبگەی هەی سەحابە چۆن تێگەیشتووە کە خوێنەواری نەبووە دین ئەبێ سەهل بکرێ بێ ئاسان بکرێ پێویست ناکە من لە ڕێگەی 100 کەسەوە بە شێخ فلان شێخ فلان مامەسا فلان مامەسا اینجا بگەمەوە بە دین ئەبێ 100 مجەڵەد کتێب بخوێنمەوە اینجا بگەمە دین نا بەڵام بە تاکید من ئەڵێم قورئانە بێ بخوێنینەوە لە چوارچێوەی ئوسوڵ و زمانی عەرەبی و قەواعید و ئەوەی کە زانایان کردویانە بەڵام بەڵێ پێویستمان بە ڕێفۆرمە پێویستمان بە ڕێنساسە پێویستمان بە پیاچوونەوەیە دەتوانین هەموو ئەمانە بکەین بەڵام ئەمەش پێویستی بە مؤسسەیە بە دامەزراوەیە پێویستی بە خەڵکی منەوەرە هەندێک قسە هەیە ناوێرین بیکەین هەندێک قسەیە بەڕاستی ینی لە تەلەڤیزۆنا بیکەی لە ڕێ تەکفیر دەکەن من خەڵکمێت تەلەبەی خۆمە دەرسم پێوتوە ینی هەرو کاتی کە تەلەبەم بووە مەرحەبای منی نەکردەوە لە بەڕێ ڕیشم نییە خۆشی لە ینی کاتی کشکا مناقشە لەگەڵەکەی سێرەکەی یەک ئاەت بەڕاستی ناخوێنێتەوە یەک فەرمودەی لەبەر نییە بەس پێیان وتۆ ئاوا ڕقە لە فلان کەس بێ وایان وتوە سەلام لە فلان کەس مەکەن لە کاتێکە ئەو مخالیفی قورئانە باشە هێرۆخان سپاس وابزانم لە کۆی 6 جەنگ زیاتر پێغەمبەر تەنیا 2 جەنگی دیفاعی بووە وەڵا کاک دیلمان جارە 6 جەنگ ڕووی نەداوە 9 جەنگ 9 غەزوە ڕووی داوە 9 ئەمە نوێیە 63 سریە بووە باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو 9 جەنگەیە لە چواریانە کوشتار ڕووی داوە ئەوەشی کە پێم وتی 1018 کەس ئەوەی ئەو ئەحسایی کە پێم وتی دکتۆر محەممەد عەمار هێنایەتی کتێبەکانی تریشە نایەنە پێت ئەڵێ ئەمەی جەنگی فلانەوەنە ئەوەنە فلان لەم لە ئەوەنە لەو لە ئەوەنە دیفاعی بۆ جەنگی پێغەمبەری خوا هیچ وجوبی نەبووە دەبێ بەڵگە بێنینەوە کاتێک کە ڕۆمەکان لە جەنگی مۆتەیە دێن بۆ سەر حوانوێت بێن مەدینە وێران کەن تەدمیرکەن پێغەمبەری خوا ئاچێ بۆ ئەوێ و هۆزەکانی عەرەب بەترسێن و هیچ جەنگێکی ژغور ناداتوە گەڕێتەوە دیفاع چییە تۆ خوتەیەکی جەنگی بەکارێنی کە کوشتار کە نێتە سرت ئەگەر ڕۆمەکان هاتنێتە سەر شاری مەدینەت چی ڕووی ئەدا بە تاکید خۆت تۆ پلانی جەنگی بەبێ بزانی بە کام شتە زەرەر کەمە بێتەوە خۆ تۆ نابێ مەلی خۆت بخەیتە بەرگردنی شمشێری دوژمنەکانت ئەی ماڵ و مناڵت وەڵا ئەو ئاشتی خوازی کە لە ئیسلامە هەیە کە ئێمە باسەکەین هەندێکی زیادە ڕەویە لەوانەیە ماڵ و مناڵت لە ژوورەوە سەر ببڕن ئێستا خاکی ئیسلام وڵاتی ئیسلام مسلمانان هەر هەمووی تووشی ئەم هەموو غەزوە بۆتەوە رووسیا چەند وڵاتێکی داگیر کرد ئەمریکا چەند وڵاتێکی داگیر کرد فەڕەنسا وڵاتانە هاتوون بێزەحمەت لەکوێ ئەسڵ ئێمە هەر وێران بووین هەر نەماوین سەرۆتمان سامانمان ئێستامی کێمەی چەژین هەمووی باجی ئەو بێدەسەڵاتی و بێدیفاعیەمانە خۆزگای ئەمەش تۆ تەمەنا ناکەی وەکو فەڕەنسا بەهێز بوویتە وەکو ئەمریکا بەهێز بوویتە قومبەلەی ئەتۆمیت هەبوایە نەک بۆ بەکارهێنان چکە قومبەلەی ئەتۆمی بەکار نایە زەویەوە نەبچووک بۆتەوە قومبەلەی ئەتۆمی تیا بەکار نایێنرێ لە هەر شوێنێکا بێت
لە بەرژەوەندەکانی خوانەدا بەڵام کە تۆ کۆمبەلێ ئەتۆمیت هەبوو ئاشتی بەرپابێ خەڵک ناوێرێ شەڕ بکە. کاک سالار نەخێر داعش هەرگیز تەمسیل ئیسلام نەکرد، داعش مخالفی قورئانە بە بەڵگەشەوە. ئالان دارا کەرەم بکەن هەڵسەنگاندنێک بۆ پێکەوژیانە بکەن کە ئەردۆغان پەیڕەوی دەکات بۆیە دەڵام ئەردۆغان چونکە کەسانێک بە خەلیفەیە دەزانن بە تایبەتی کە ئایا سۆفیای کرد بە مزگەوت هێتر ئەردۆغان ئەوەندەی تر بوو بە خەلیفە هەڵبەت ڕوونکردنەوەی خەلیفاتیشم گوێ لێبوو لە بەڕێستان مەڵێ وەڵا من ئەردۆغان بە خەلیفە نازانم. ئەردۆغان پیاوێکە دوژمنی وڵاتانی دەوروبەرێتی دوژمنی کوردە عەرەبە فڵانە بەڵام خەون بە گەورەبوونی دەوڵەتەکەی خۆیەوە خوازێ خزمەتی گەورەی وڵاتەکەی خۆی کردووە خزمەتی تورکیاکە. ئایا سۆفیا بەڕێزان لە 1453 مزگەوتە و قسەیە کە سوڵتان محەممەد فاتح کڕیوێتی و یان لە بەرامبەر چەند کەنیسەیەکی پێداون ئەوانە هەموو لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانیا هەیە پارێزراوە دوو چکە تەبن هەر شوێنێک بە ئاشتی هەر شوێنێ بە ئاشتی بەڕێز ئالاندارە هەر شوێنێ بە ئاشتی ڕێبەڕێکەوتن فتح کرا ئەو شوێنە ئەو کەنیسەکانی بۆ خەڵکەکەی خۆی مێنێتەوە. یعنی ئەستەمبۆڵ یا قوستەنتینیە لە دەوروبەری 700 میلادیەوە باشە کە تقریبا 45 هیجری 50 هیجری لە سەردەمی معاویە کوڕ ئەبو سوفیانەوە لە سەردەمی ئەبوو ئەیوبی ئەنساریەوە قوستەنتینیە هەوڵ دراوە فتح بکرێ هەوڵ دراوە ڕزگار بکرێ. ئەبوو ئەیوبی ئەنساری گۆڕەکەی لە ئەیوبیەیە لە ئەستەمبۆڵە ئەوەی چوو بێ ئەزانێ یعنی لەو کاتەوە شەڕ کراوە جەنگ کراوە دەوڵەتی بێزەمتی کە لەگەڵ ڕۆمی کاسۆلیکیشا خلافیان هەبووە تعدایکی زۆریان لە عالەمی ئیسلامی و لە جیهانی عەربی و جزیەکی زۆریان وەرگرتووە بەنسبەت بۆیە ئایا سوفیا مزگەوت بووە لە 1453ەوە مزگەوت بە تاکو 1924 شتێکی وایە 1924 23 و کاتێکە یان 34 کە کەمال ئەتاتورک ئەیکا بە کەنیسە ئەیکا بە مەتحەف بەڵێ بەرحاڵ ئەوە بە پەیامی سیاسیە بەڕاستی بە مەسەلەی کردنەوەی ئایا سوفیا ئەوەندەی پەیامی سیاسی تیا پەیامی ئاینی تیانە مزگەوتێک زیادی کردووە مزگەوتی سوڵتان ئەحمەد کە بەرامبەر ئایا سوفیا چەندجار لە ئایا سوفیا گەورەترە جوانتریشە پێویستی بۆ نیە بەڵام پەیامیشی سیاسیە چەند ساڵە تورکیا ئەوێت لە یەکێتی ئەوروپا وەربگیرێ وەرناگیرێ وەکو دەوڵەتی مسلمان تەعاملی لەگەڵا کرێ بابەتەکە لەوە گەورەترێکە بۆیە من هەرگیز ئەردۆغان بە خەلیفەی مسلمانان نازانم و مەسەلەی پێکەوەژیان لە تورکیایە پێکەوژیانی ئاینی لە تورکیا باشە ئازادی ئاینی باشە بەداخەوە بەس مافی کورد پێشێ دەکرێت لە تورکیایە ئەوە هەڵبەت کوردەکانی تورکیاش لەو بارەوە ڕای جیاوازیان هەیە یعنی ئەوەنەی دەنگدەری کورد بۆ ئەکەپە هەیە بۆ هەدەپە نییە و هەدەپەش حیزبێکی کوردی نییە سرف بەڵکو حیزبێکە تێکەڵاوە لە کورد و لە تورک و لە خەڵکانی تر کامۆ ئایا دەکرێت لە پێکەوەژیان لەگەڵ ئیسلامدا هاوڕێگە سوخوازەکان پەسەند بکرێن؟ کاکامۆ مەسەلەی هاوڕێگە سوخواز پێکەوەژیانی ئاینی نییە هاوڕێگە سوخواز نەخۆشیە لادانی ئەخلاقیە لە هەموو دنیا حەزەکەم بزانی لە دنیاە ڕاستە لە پەرلەمانی بریتانیا لە کۆمەڵە لە پەرلەمانەتانی لە ئەمریکا لە فلان شوێن ڕێگەی پێدراوە بەڵام هاوڕێگە سوخواز ینی کوڕێک کاتێک کە دەیەوێت سێکس لەگەڵ کوڕێکی ترا بکە لەگەڵ ڕێز و حرمەت با بۆ ئەو چواردە هاوڕێمان کە لێرە لەگەڵمانان ئەمە پەیوەندی بە ئازادیەوە نیە بەڵکۆمە نەخۆشیە ئەمە پێویستی بە چارەسەرە کەسێک حەزی وایە هۆرمۆنەکانی تێکچووە ئەم بابەتە بەحسی لەسەر کراوە لێکۆڵینەوەی لەسەر کراوە دەبێت چارەسەری بۆ بدۆزیتەوە نابێ ئازادی بکەی نابێ بەرەڵای بکەی نابێ نابا مەسەلەی پێکەوەژیان ئەم بابەتانە ناگرێتەوە ئاخر کوڕێک لەگەڵ کوڕێکا سێکس بکە کچێک لەگەڵ کچێکە سێکس بکە چه ئامانجیشی لەیەکەوێتەوە بێجگە لە لادانی ڕەوشتی بەپێی علم بەپێی علمی دەروونناسی بەپێی هەموو زانستەکان ئەوە نەخۆشیە لادانە ئەبێ چارەسەر بکرێت بەڵام نابێ ئیهانەی پێ بکرێ و کەسە
نابی هانی پێ بکرێت دەبێت وەکو نەخۆش تعاملی لەگەڵا بکەی بەڵێ و کەسانە نەخۆشن و مەسلەی دووڕێگە زەوانی کە دووڕێگەزن یان نێرەمووکن ئەوانە بابەتێکی ترە ئەم بابەتانە بەڕاستی وەڵامەکانیان زۆر هەڵگرێت بەڵام وەڵامی من ئەوەیە هاوڕێگەسخواز دەبێت دەستی بگیرێ دەبێت یارمەتی برێ دەبێت داخلی نەخۆشخانەی دەرونی بکرێ دەبێت ڕاست بکرێتەوە بزانین ئەگەر زانایانی فەقی نوێ ئەڵێن ئەگەر کەسێک لایانی کچێنی زاڵە بەسەریا دەبێت نەشتەرگەری بە بکرێ و لایەنەی چاک بکرێ بووە بە پێچەوانشەوە سپاس کاکتوانە کاک دیلمان بەسەر چاوەرتەگرم بەزێستا ناتوانم لەبەر لایفەکەیان باشە پرسیارەکە کەسێک سێنەداد ناکوژرێ بابەتێک عرضم کردی کاک دیلمان بەپێی زانایانی سەردەم بەپێی فەرمانی وەلی ئەمر دەسەڵاتی مسلمان دەتوانێت بابەتە دەتوانێت ئیعفا بکرێ سەلاحەدین ئەیوبی دەسەڵاتی هەبووە لە قودسە مەسیحەکانی لێبوون جزیەشیان نەداوە کاتێکیش کە ڕۆیشتون ئەوە حتا لە فیلمەکانی هۆلیوود و شاو فیلمانی کە باسی سەلاحەدینەکەن نەکو جزییان لەسرە پارەشیان دراوەتێ ڕۆیشتون مەرج نییە یعنی بابەتە بابەتێکە بابەتی سیاسەتی سەردەم و فقی سەردەم دەتوانێت وەڵامی باتەوە زریان دکتۆر بەڕێستان ئاماژەتان بە جیهاد کرد وەک بەرگری کردن مەگەر جیهاد چەند شێوازی نییە بەڵێ چەندین شێوازی هەیە چەندین شێوازی هەیە جیهادی نەفس هەیە جیهاد خۆی جیهاد بەڕاستی هەڵەیە قیتال ڕاستە قیتال مەبەست پێی جەنگە هەژینا جیهاد قورآن خۆی گەورە بە پێغەمبەر فەرمێ بە قورئان ئافەرمێ وەجاهیدهم به جیهادا کەبیرا بە قورئان جیهادیان بکە خۆ قورئانش مشێر نییە کاتە مەبەست بەڕێزت لە جیهاد مەبەست قیتالە هێرشکردن بۆ سەر نێتەوە وڵاتێکی تر بەبێ هیچ زیانێکیان هەبێت تەنها نایەڵن بانگەشی ئیسلام بکرێ بەڕێزان بە ئیسلام خۆی بە عینێکی ڕاستەزانێ بە عینێکی حەقیقی زانێ ئیسلام ئەفەرمێ فاتحین لە ئیسلامی وتویانە ڕێگەماندەن ئەم دینە ڕێگەماندەن چکە دەسەڵاتدارنی هێشتووە دەسەڵاتدارنی هێشتووە مسلمانان بچنە بۆ نمونە فارز نەهێشتووە سوپای عومەری کوڕی خەتاب بێتە عێراقەوە نەک خەڵکی عێراق کاتێک کە سعدی کوڕی بەوە قاز بە ڕۆستەمی فارسی ئەڵێ ڕێگەماندەن بێمە بین لەگەڵ و خەڵکای گفتوگۆ بکەین دینی ئەمان قبول کرد قبولیان کردوکە عەرزم کردی تا 350 ساڵ دوای هاتنی ئیسلام لە ساڵ 50 جیهانی ئیسلامی ئاینەکانی تر بوو ناکوژرێ نەجزیەشی لێوەرەگیرێ و نە لە خاکی خۆشی دەرەکرێ ینی بابەتەکە بۆ سەپاندنی دین نییە مەسەلەی جزیە بەڕێزان زۆر کەمە یەک لەدەیە کەمترێکە لەوەی کە مسلمان ئەیدا بە زەکات سپاس کاک دیلمان ئەگەر لە زیاتی باز بووە نەدەکرا بە مەرج لە بەرامبەر جەنگ و قیتال ئەگەر لە زیاتی باز بووە نەدەکرا بە مەرج ناخر تۆ ئێستا باس خۆ بە زۆرە لێرەش بە زۆرە جەنگ و قیتال نییە هەی خۆ ئەوە ئەو پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە نەک بە نەتەوەکانەوە یاین ئەو دەسەڵاتی کە لێ فەرمانڕەوە ئێستا تۆ چی خانوویەک عەرزەیەک خانوویەک سیارێک تەحویلەکەی پارادە یان نایدی نایدی شەکەت بۆ ناکرێ ئاوایە یعنی لەم وڵاتە لە ئەوروپا حتا و کەسانی کاچن لە ئەوروپا هیچەکەن کارەکە نەبێ پارە بە نەبێ باج بن بەڵام و پارەیە درێتەوە بەخۆی یعنی بە تاکید زۆریشی تایە خۆی یاسا زۆر کاریە بەشە لە یاسا زۆر کاری کاتی یاسا پێ دەڵێ و جادەیە 6 مەڕۆ لە ڕووینە دەرونی و فشارت لەسرە بە تاکید سۆزیا مامۆساجیان فەرمودەیەکیش هەیە کە پەیامبەرە فەرمێ زانایانی 300 دوای خۆم شیاون بۆ قسە لێوەرگرتن کە نەسی فەرمودەکە 100% وانە بەس مەبەستەکە بۆ شێوەیە کاڵێن تایبەت ئەو چوار زانایی لەو سەردەما کە باسەکردن ئیمامی ئەحمەد و مالیک و نا پێغەمبەری خوا باسی جیلەکە باسی عولەما ناکە فەرمێ خەیر القڕونی قەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشترین سەردەم سەردەمی منە پاشان سەردەمی سەحابەکانم بەتاکید یعنی نزیکترن لە پێغەمبەر و نزیکترین لە وحیەوە باشە بەڵام و باسی سەردەمەکە بەڵامەکرێ لەم سەردەمەیە کوڕ و کچمە کچانێکمان هەیە وەکو ئێوە
لە تابعیەک ئیمانی لە خوای گەورە خۆشەویستی بە خوای گەورە زیاتر بێ مەرج نییە یعنی خۆشویستنی بۆخوا ڕەزامەندی خوای گەورە تایبەت نییە بە سەردەمێکەوە حتا پێغەمبەری خوا فەرموویەتی براکانم سڵاو بۆ براکانم بۆ خۆشەویستەکانم سەحابەکان وتیان ئێمە برای تۆنی نوتی نایەوە ئەسحابی منن فەرمووی ئەی براکانی تۆ چیان فەرمووی ئەوانن کە ئیمان بە منیان و منیان نبینیەوە ئێمەین برای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە باز لە سەردەمە باز لە ئەشخاص نیە بەنسبەت قەولەکانیشیانەوە بە تاکید من ئیمامی مالک خۆی فەرمێ كل يؤخذ من قوله ويراد إلا صاحب هذا القبر ئەفەرمێ هەموو کەس قسەی وەرەگیرە و ڕەدەکرێتەوە ئیلا پێغەمبەر نەبێ ئیمامی شافعیە فەرمێ من خۆم پێ ڕاستە لەوانەیە هەڵە بم تۆم پێ هەڵەیە لەوانەیە ڕاست بی قولي صحيح قولي صواب يحتمل الخطأ وقوله غير خطأ يحتمل الصواب رأي وايا إمام الشافعي أفرمي إذا صح الحديث فهو مذهبي أجر حديث راس بو مذهبي منه أفرمي أجر قصيه كم كردو مخالف حديث بو فاعرضوه أو فاطرحوه بعرض الحائط بيتشن بقدي ديوار وردي كانوا يعني قسكانيان معصوم نية كري شيطان بكري أشكري بتأكيد لمهدي باشتر لدين تيجيشت منو بيكابيتيا چۆن دەستمان کەوێ دەستنووسی وەڵای شەڵاب ینی کتێبە لەوانەیە لە ئەنتەرنێت بگەڕی دەستکەوێ ئەگەر پێویستی شت بوو زانیم توانیمان دەرفەتە بوو بەسەر چاو دکتۆر گیان ئەوە تۆ مافی مرۆڤ وا دەڵێن نەوەک ئیسلام وەڵا کاک دیلمان من و تە فێسمان بە گفتوگەیەکی تایبەتە نەزری کوڕی حارس جاچی نەکرد بوو يعني خەڵکی هێنایە سەر پێغەمبەر مەکەی هێنایە سەر پێغەمبەر قوڕیشی هێنا غەتەفانی هێنا هەجوی خێزانەکانی پێغەمبەری کرد جوولەکەی بە هەڵکەندندا چیان نەکرد زۆرێکی تر کەعبی کوڕی ئەشرەف ئەبوو عامری ڕاهیب یعنی بەڕێزان بابەتەکان دەبێت بە عاتفی لێشی نەدەینەوە بەڕاستی يعني هەجوی خێزانی پێغەمبەر يعني شەرەفی پێغەمبەری خوا باسی خێزانەکانی پێغەمبەری خواگراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کوشتنی تەنها بۆ یەک کەس یا دوو کەس سەرکردووە ئێستا بۆیە دەبێت بە دەقیقی وەڵامت بدەمەوە کاکتوێر چەند شتەکە سووا و زۆر باسکرا بەستا چەندێک هاوشێوەی ئەبوو محەممەد سنەیی ماڵن بەسەر ئیسلامەوە بە تاکید ماڵین بەسەر ئیسلامەوە ئەبوو محەممەد سنەیی پیاوێکە مەشبوها بەڕاستی قسەکانی علمی نیە ڕەدی قورئانە مخالفی قورئانە مخالفی فەرمودەیە ماڵ نییە بەسەر ئیسلامە و کابرایەکی جاهیلیشە بەڕاستی بۆ گفتوگۆش نابێت کۆژین ینی تا چەند ئیسلام لی بێبەریە وەڵام ناتوانین بڵێن ئیسلام لی ببەری بەڵام کردەوەکانی ئەو مخالفی قورئانە چونکە من ناتوانم تەکفیرێ بۆ محەممەدی سنەیی بکەم بەڵام بە محەممەدی سنەیی ئەگەر بە موسڵمانێکی کرد وت کافر ئەو مسلمانەکە کافر نەبوو خۆی کافرە بێ بە تاکید پێغەمبەری خوا فەرمێ کەسێک ئەگەر بە کەسێکی وت کافر إذا قال أحدكم لأحد أو لأخيه يا كافر ئەگە کافر نەبوو ئەفەرمێ إلا حار عليه ئەفەرمێ إلا کوفرەکە بە خۆی گەڕێتەوە دکتۆراکەت بڵاو کڕۆتە نەوەڵا ئێرۆخان بەداخەوە سپاس کاک پێشەنگ 1933 بەڵێ یادگار ڕزگار دکتۆر لای خوا ڕەگەزیان دیاری کراوە دکتۆر لای خوا ڕەگەزیان دیاری کراوە لای ئێمە نادیارە ڕەگەزی جاری وایە نا کابرا هاوڕەگەز باز مشکلەی نییە هەردووچیان ئەندامەکانیان تەواوە بەس لادانی سێکسیانێ لادانی جنسیانێ ئینحیرافاتیانێ وەکو قەومی لووت بۆیە بابەتەکە پەیوەندی بەوانەوە نییە کە نێرە موکن یان مەسەلەن پەیوەندی خونسا مشکل یان ئەوانەی کە دیارنێ نێرە نیامێن ئەوانە بابەتانێکن دەبێ وەکو نەخۆشی تەعاملی لەگەڵا بکرێ زۆر سپاس دکتۆر گیان ماندووبوونت پێوە دیارە زۆر سپاس دەستان خۆش سوودی زۆرمان بینی ومێ دەکەم ئینشاءڵڵا دەست خۆش بێت دکتۆر گیان سەرکەوتوو بیت خۆزگە بابەتێکی تر لەسەر بەراوردی ئاینەکان باسە کرد وەڵا بابەتی بەراوردی ئاینەکان من خۆم لە زانکۆ وتومەتەوە ئەگەر ئێوە ئینشاءڵڵا حەزکەنەوە بەزاوە تەنێک مەبن 15 کەس کەمە هەرچەند ومێ دەکەم خەڵکانی تریش بیبێنن بەسەر چاوت ئێوە تەوەر دیاری بکەن دەرفەت ئەوەی کە بە من بکرێت لە خزمەتانە ئەمەوەی من بیزانم ینی ئەوەنەی من بزانم منی دیعای علمی زۆر ناکەم بەڕاستی
ناڵە من عالمم من بەس ئەخوێنمەوە حەزم لێتی شتی ڕاست بڵێم یارمەتی گەنجەکانمان بەم ئەوەی کە ڕاستیە و ئەوەی کە حەقیقەتە ئێمە بەیانی بکەین بیگەێنین ئیتر ئێمە شەوەنەی ڕاستیمانوت پێکامان لە فەزڵی خۆیانشمان و لە نوقسانی خۆمانە بۆیان دێشە دێستا وەزام کاک دیلمان بوو ئەوەتی کە باسی فەرموو یعنی وەڵامەکەی ینی ئەتوانم وەڵامێکی سەدحیت بەمەوە تەفسیرایەتەکەت بکەم بەڵام دەبێ بزانم ئەو ئاەتە سەبەب نزولەکەی چی و باسی چیەکە بۆیە من بڕوان بە قسە فرێدان نییە بەڕاستی من کاتێکە چم بۆ بەرنمەیەک بۆ تەلەڤیزۆنێک زۆر جا تەلەفۆنم بۆ کەڵەن دکتۆر شەم شەو بەرنمەیەکمانێ پێم وتون یەکەم جاریان بقینە وتومە داوای لە بڕنەکەم نایم بەڵام وتومە ڕۆژێ دوو ڕۆژ پێشەوە بە بەرنمەکە پێم بڵێن اینجاێن چونکە من نایم قسەی مەتاتی فرێدەم قسەی ڕۆژنامەوانی بکەم قسەی عام بکەم ئەوێ قسەکانم بە بەڵگەوە بێ بۆی قسەیەکمان کرد دقیق بێ قسە زۆرە هەم کەس دەتوانێت ینی لەسەر بابەتی قسەی مەتاتی بکرێت بەڵام بە قسەکانمانە بێ مەوسوق بێ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆ کاتی کە بەێمەتان بەخشی کاتەکەمان ماشەڵڵا زۆر زۆری خەیانوە 9:30 و 10:30 وتوە نزیکەی 2 سعات زیاترە سپاسی هەمووتانەکەین ئیترەوانشتان کە متابعی یاریتان کردبێت نازانم نەتیجە یاری چۆن بوو ئیتر سپێنە یاری بەرشەلۆنە و ئەو یاریەش هەیە لەگەڵ بایرمونیخە هەچە من هاندەری ڕیال مەدریدم بەڵام بڕیارم داوە لە یاری سپێنێدا بەمە هەندەری بەرشەلۆنە وەکو بابەتی پێکە و ژوان دڵدانەوەی هاوڕێیانمان لە تیمی بەرشەلۆنە شەوتان شاد بەخوای گەورەتان ئەسپێرم خۆشحاڵ بم لە خزمەتانە من تۆزی حساسیتمەیە کە زۆر قساکەمی دەنگ مەکەوێ ومێ دەکەم توانی بێتم سوودێک بە ئێوەی بەڕێستان بگەێنم بەخوای گەورەتان ئەسپێرم شەوتان شاد خواتان لەگەڵ ئیشەڵا ڤیدۆکەش سەیفەکەم ئیشەڵا کاک پێشنگ بەنای خوای گەورە